بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت. لە خزمەتی بەڕێز و خۆشەویست و کاکە دانیار و سەرجەم بینەران و ئەم ستاڤە عەزیزەی کەناڵی ئاسمانی پەیام، ئێمە هەمیشە پیرۆزبایی بانگی ڕەمەزان بە تایبەتی لە سەرەتایە کە بە خێرهاتن و مەرحەبا لە ڕەمەزانەکرێت لە ئێوەی ئازیز و خۆشەویستەکەین. جارێکتر لە بەرنامەی سیگەوهەر بە ئێوەی ئازیز و خۆشەویست، ئێوارانێکی پڕ لە مەرحەمەتی خوایی و خۆشەویستی و مەحەبەت ئەبەینە سەر ئینشاءالله. بە دوعاکانی ئەخیر ئینشاءالله کۆتایی بە بەرنامە هێنین و بانگی ئێوارە، بانگکردنی ئێوەیە بۆ نوێژەکانتان، ئینجانان خواردنی ئێوارە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستانمان، بینەران و بیسەرانمان. کاک شێخ وێڵم بیسەران لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە وڵاتی لە نێو ئۆتۆمبیلەکانیاندا ڕادیۆی پەیام هەیە، گوێبیستی ئەم بەرنامەی ئێمە ئینشاءالله. خۆشەویستانمان ئینشاءالله تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت. ئەم مانگی پڕ ڕەحمەت و بەرەکەتە، ڕەحمەتەکەی و بەرەکەتەکەی بڕژێت بەسەر هەموو لایەکماندا ئینشاءالله. خۆشەویستانمان، ئەمڕۆژ لە بەرنامەیەکی دیکەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین بە گەوهەرێکی دیکە. بەرنامەکە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین بۆ هیوایی کە هەم ئێوە هەم ئێمە سوودمەند بین لەو زانیاریانەی کە میوان ئازیزەکانمان باسی دەکەن لەم مانگە پیرۆزەدا. خۆشەویستانمان، ئەمڕۆژ ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا کاک شێخ باز لەوە دەکەین کە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن ڕنگدانەوەی هەبێت لە ڕەفتار و لە کردارماندا و چۆن بەڕۆژوو دەبین، چۆن لە لێو مزگەوتە عیبادەت دەکەین، تەراویحە زۆرجار شەو نوێژە بەڕۆژوین. ئەم بەڕۆژوو بوون عیبادەتە لە کردارەکانیشماندا ڕنگ باتەوە، لە مامەڵەی کڕین و فرۆشتنەکانماندا ڕنگ باتەوە، لە تەعامولکردنماندا لەگەڵ هەر شوێنێ لە کۆمپانیای لە شوێنێک کار دەکەین ڕنگ باتەوە بۆی کە بەڕۆژوین و سیمای ڕەمەزان و بەڕۆژبوونمان پێوە بێت ئینشاءالله. کاک دانیار، دوێنێ بوو لە بازاڕ شتێکم بینی سیر بوو بەلامەوە، یعنی هەستمە کرد کە ڕەمەزان فێری زۆر شتمانەکە. زەڕۆر لە مانگی ڕەمەزان ئێمە سونەتەکانی پێ زۆر بار زین و بکەینەوە، یەکێک لە ئیشەکانمان زینوکردنەوەی سونەتەکان بێت. گەنجێکم بینی ئەم گەنجە سەلامی لە هەموو کەسیە کرد، زۆر پێم سیر بوویانی. ئێتە سیمایی مسلمانانە و دیندارانە لەخوا بەزای بەدیار بوو، وتمەوە ئەو سونەتی پێ زینوەکاتەوە کە سەلام لە خەڵکی بکات. ئەم حاڵەتە زۆر کەم بۆتەوە، بەتایبەتی لە ناو گەنجە، لە ناو گەنجی ئێمەیە، لە ناو کوڕان و کچانمانە. یعنی سەلامکردن و سەلام لە غەیری ئەوەی کە ئەیناسی زۆر کەمەوە. ئەوەیشی کە ئەیناسی ڕەنگە سەلامکردنەکە شتێکی هەر زۆر ئاسایی ئاسایی بێت. چەند خۆش ئێمە لێرەوە ئەو بانگاوازە بکەین، بڵین بە ئەم سونەتی پێ زین و بکەینەوە. وەڵڵاهی هەر سەلام خۆی ئێستا تۆ سەلام لە من نەکەی، ینی زۆر دڵمەکرێتەوە پێ بێژگە لەو ئەجر و پاداشتەکە بۆتە نووسێ. هیوا هەیە کاتێک کە تۆ یەک سەلامی لێکی خەفەتێکی گەورەی هەیە، ئەو خەفەتە سوبحان الله بۆ ئەڕوات، هەر بۆ سەلامکردن بە ڕووخۆشی بە دڵێکی خۆش سەلامێکی لێەکەی، چاکچۆنێکی لەگەڵاکەی، ئەو بێتاقەتی نابێنە. بە ئەم سونەتەی پێ زین و بکەینەوە. ئەوەی ئەیناسی ئەوەیشی نایناسی. طبعا ئێمەمان نایە سەلام لەوانە بکەین کە نایناسی. بەس بەڕاستی ینی سونەتێکی زۆر گەورەیە. تۆ ینی هیچی تیانی خۆ خەڵک دووار ناکەوێت بڵێ بۆ سەلام لێکردم. بێگومان وایە. جا بە تایبەتی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵی وردەکاری هەیە، یعنی بە زۆر ئاگاداری من لەوەی کە برسیمانە و ماندوین لەوانێ ڕوومان تۆزە گرشتر بێ لە ڕۆژەکانی دیکە، بەڵام گرنگە ئەم سەلامکردن و ڕووخۆشیە بەرامبەر بەیانیان تۆزە گرژ باشە بێ. بەڵازان خۆشەویستان، بابەتێکی دیکەمان هەیە، بابەتێکی تەندروستیمان هەیە کاک شێخ، ئەویش باسکردنە لەوەی کە بەڕۆژووبوون تا چەند سوود دەگەێنێت بە ئەندامەکانی جەستە و بە تایبەتی تر ئەندامی هەرس و جگەر. و لەبەرەوەی کە مەبرسێتێکی زۆرمان هەیە، ئەمە ئایا ئەم برسێتی کاریگەری دەبێت لەسەر کۆندامی هەرز و هەمان شێوە جگەر و لەگەڵیشیدا کۆمەڵێک ڕێنمایی پزیشکەمان باز لەوە دەکات، کۆمەڵی ڕێنمایی بۆ کەسانی کە ئەگەر نەخۆشیێکی هەرسیانە بێ یاخود جگەریانە بێ چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئاگاداری تەندروستی خۆیان بن. حەزەکەم بچینە ناو بەرنامەکە بێگومان دەوردە و ئینشاءالله قورئان خوێنێکیشمان هەیە لەگەڵماندا بەردەوام دەبێت. ئەو کوڕە جوانە ئینشاءالله. فەرموو کاک شێخ. کاک رامین، کاک رامین جامە خێر بێت. سلامەتی خۆش بێ. هەردوو چاوان خۆش بێ. تەمەنت چەندە کاک رامین؟ 13 ساڵ. یاخوا تەمەن درێژ بین. هەر
خۆتەر منداڵی بەس لە منداڵیشەوە حەزت لە خولیای لەبەرکردنی قورئان و فێربوونی قورئانی پیرۆز بوویت؟ بەڵێ یا خۆ لەش ساغ بێ. ئەمڕۆ چیمان پێشکەشەکەی؟ ئینشاءالله سوورەتی تۆر. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والطور وكتاب مسطور في رق منشور والبيت المعمور والسقف المرفوع والبحر المسجور إن عذاب ربك لواقع ما له من دافع يوم تمور السماء مورا وتسير الجبال سيرا فويل يومئذ للمكذبين الذين هم في خوض يلعبون يوم يدعون إلى نار جهنم دعا هذه النار التي كنتم بها تكذبون أفسحر هذا أم أنتم لا تبصرون اصلوها فاصبروا أو لا تصبروا سواء عليكم إنما تجزون ما كنتم تعملون إن المتقين في جنات ونعيم فاكهين بما آتاهم ربهم ووقاهم ربهم عذاب الجحيم كلوا واشربوا هنيئا بما كنتم تعملون متكئين على سرر مصفوفة وزوجناهم بحور عين صدق الله العظيم. يا اخوان موفق بكاك الرامين. خۆ دەنگە خۆش دەست خۆش. كاك الرامين لقطابخانە پۆلی شەنی. لەکەوێ دەست کردەوە بە خوێندنی قورئان و قراءەت و لە پۆلیەکەوە. پۆلیەکی سەرەتای. سەرەتایی زۆر باشە. لەکوێ دەرسە خوێنیت؟ نوری حکمە. خۆ دەست خۆش بێ دەستی ئەوانیش خۆش بێ خوای گەورە پاداشیان باتەوە. ڕاستی کاک شێخ ئەم ڕێکخراوانە بە تایبەتی دەستگای نوری حکمە ڕۆڵێکی زۆر بەرچاوی دەبێت. حتما ئینشاءالله لە مانگی ڕۆژی ڕەمەزاندا چەند مامۆستایەکیان میوانمان دەبێت لەسەر دەرسی قورئان و لەسەر ئەوانەی کە پێشکەش بە منداڵ و گەنج و نەوجەوان و هەتا ئەوانەی کە تەمەنیشیان هەیە دەرسیان هەیە لەبارەی شەریعەتی ئیسلام لەبارەی وانەکانی قورئانی پیرۆز و فێربوونی قورئانی پیرۆز. زۆر گرنگە. یاخۆ سەرکەوتوو دیگە. ڕایسا ئەگەر بەوەی قورئان نەبووایە تۆ ئالیا دانیشتی. یعنی ئەوە فەزلی قورئانە کە هەیەی بە تۆ لە سەری هەمومانەوە تۆ ماخستۆتە سەری هەمومان دانیشتی. سەرکەوتوو ئینشاءالله. چەند قراءەت ئەزانی چی ئەزانی ینی دەنگی ئەتوانی تەقلیدی کێ بکەیت؟ توانم تەقلیدی شەغرات کەمەوە. کێ؟ شەغرات. ئادی بۆمان تەقلید ئێستا توانی؟ کردم. ئەوە ئەو بوو؟ بەڵێ. لەش ساغ بێ خۆت حەزت لە دەنگی کێیە؟ هەر شەغرات. هەر حەزت لە دەنگیەوە؟ هەر سۆتی خۆش. لە من درێژ بیاخۆ. سلامت. لەگەڵ ڕەفیقەکانتە هاوڕێکانە هانەیە کە ئاوا قورئان خوێنیا کاریگەریان هەیە لەسەر ئیسە بۆ نمونە ئەگەر چەند ڕەفیقێکە هەبێت قورئان نەخوێنێت تۆ پیان دەڵێ وەرن با بچین دەرسی قورئان خوێنی لە حیکمە؟ بەڵێ. دوێنێ لە قوتابخانە بووم ڕەفیقێکم هەیە ماشەڵڵا زۆر زیرەک و عاقڵە پێم وت بۆ ناچی بۆ دەرسی قورئان وتی ئینشاءالله ئەگەر توانیم لە شەمەوە دەستەقام بە دەرسی قورئان کرد ئینشاءالله. جا تۆ هەرچی هەر کەسێ هان بیت چەندێک خۆی خێریەکات
ئەوەنەش خێری تۆکات ینی چەند کەس فێر بکات کاک دانیار سوبحان الله ئینسان قورئان بەرەکەتێکی عەجیبە تۆ جاری وا هەیە مناڵێک کە فێری قورئان کردووە ئەم مناڵە 50 کەس فێرەکات 50 کەسە ئەچێ بۆ 200 کەس ئەم کەسە ئەمرێ ئەڕواتە قیامەت کەچی سیرەکات 200,000 کەس بە دوای قورئانەکە هەر نابڕن تەواو نابێت ئەم هەمتر بۆ خێر وایە بۆ شەڕش وایە جا ئینشەڵڵا کاکە ڕامیرگیان تۆ هەر بە مناڵی کە دەستی پێ کردو ئینشەڵڵا بەردەوام بە ئینشەڵڵا قورئان فەزلی زۆر گەورابێ بەسەر تۆ اینجا بەهرەی زۆر تایەتی هەتا لە خوێندنەکەیە بەرچاو زیاتر ڕوو نەکاتەوە ینی سەو مناڵانەی کە قورئان خوێن لە قوتابخانەیەشە سواز و خوازیرەکەن زیرەکی لەخوا بەزابێ الحەمدوللا اینجا فێربوونی زمانی عەرەبی کە یەکێکە لە گرفتەکانی ئێمە لە کوردستانە ئێستا خەڵک ئینگلیزی فێر نابوو من هەموو ئینگلیزیەکەم وەکو فەڕەنسەکەم وایە کایدا خراپ بوو نازانم بەڵام ئێستا گرفتی خەڵک هینە عەرەبیە ڕاستە ینی خەڵک فێری عەرەبی نابێت لەبەرەوە ئەم خوێندنی قورئان ئەم مەدرسانە ئەم علومی شەرعی کە کەسێک گەنجێک یان گەنجێکی وەکو تۆ خوێنێت ئینشاءالله بۆ زانستەکانی تریشی زۆر ئیسفایلەکە بە تایبەتی زمانی عەرەبی زۆر باش فێرە بێت یاخوا دەست خۆش بێ کاکشیان پێشوازی لە میوانەکەمان بکەین ئینشاءالله میوانێکمان دەبێت لەسەر ئەوەی کە ڕەمەزان چۆن بکرێتە بۆی کە ڕاهێنانی زمان لەسەر ڕەفتار و کردارمان هەڵبەت کاکشێک ڕەفتار زۆر گرنگە ینی خۆی باڵادەست لە چەندین ئاەتی قورئانی پیرۆزدا چەند ئاماژەی بە عیبادەت و پەرشەکان کردوون دە ئاماژەی زۆر زیاتر بە ڕەفتار و بە تەعاملکردنمان و بە ڕەوشت و ئاکارمانیان کردویان لەبەرەوەی کە هاوشێوەی عیبادەتەکان ئەمەش بۆ خۆی گرنگی و مەهامەتێکی زۆری هەیە بەڵێ لەم تەوەرێ لەگەڵمان مامۆستا بەدرێ ئیسماعیل بانخواز دەبێت هەر ئامادە بێت پێشوازی لێ بکەین ئەوان تا مامۆستا بەدرێ تەشریفێنێ بە خێراتنی شێفەکەشمان دەکەین شێف نەریمان سڵاوی خوا لێبێ سلام عەلەیکوم خێر بێ سەر دوو چامان خێر بیت سەر چامان فەرموو خێربێنی خۆ ئەوان شێفەکەمان ئیمڕۆ شتی تازەی پێ هەر بەش بەرگەکەی دیارە زۆر باشە دوایی دێنە لات لە خزمەتان ئامین داناژین بەخێر بێ یاخوا چاوە وەسەیە بەخێر بن کاکشە با من بچم لای شێف سەرێکی لێ بم بزانم ئەم میوانە چی مامۆ دروستەکە و دواتر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەم ئینشاءالله شێف سڵاوی خوا لێبێ بەسی باشە ئەم ئێوارەیە چیمان بۆ ئامادەکەین ئینشاءالله ئەم ئێوارەیە مەحشیشی گۆشتمان هەیە مەحشی گۆشت بەڵێ ناوفڕنا بەڵێ پێگاتەکانی چین ئەم پێکاتەکانی گۆشتی بڵێن حیوانە وردە پەتاتەیە باینجانە بیبەری ئەلوانە نەختی ئۆریگانۆیە نەختی دەوە دەرمانی تریشمان تێکردو کاشێک ئەمڕۆ و بەهاراتی بەکارێ ناوەتەوە ئۆریگانۆ وەریگانەکە بەکار مێناتەوە کاشێکیان لەبەر کادری جەنابە سوبێکی کەلەرم و قەرنابیتم دروست کردووە هەمتان دروست هەم شتێکی زۆر تایبەت و خۆش لەگەڵ شلەیەکی پەتاتەیە سوپەکە چی و چییە پێگاتەکە سوپەکە پێکاتەکەی قەرنابیتە کەلەرمە گێزەرە بەهارات و شتیتیان هەرات و شتیتیانێ نەخ لە بەزێتی زەیتونیشکاوە لەگە برنجێکی خۆبڵەیە زۆر باشە برنجی دۆلفینسی بەڵێ هەڵبەتازان خۆشەویستان ئەم بەرنامەیەمان بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و نەخۆشخانەی بەخشین لەگەڵ ئێوە یازوو خۆشەویست بەردەوام دەبین کاشێکیان دەگەڕێمەوە لای بەڕێز بەسە خۆر بدەم دێمە لایت کاک ماسە یامە خێر بێ چاومان بەخێر بێ ماسە بەدرێ من حەز دەکەم بە بەسەرهاتێک دەست پێ بکەم و جەنابەت ئەچیتە ناو جەرگەی مۆزوعەکەمان ئینشاءالله شتێکم بیرکەوتەوە لەسەر ئەم بابەتی جەنابەت کە باسیەکەیت کاتی خۆی بەڕەحمەت بێ خەتیبی سلێمانی کاردانیار خوا لێ خۆش بێ لە شوێنەکە باسیەکەڵێ سەفرەیەکی عێراقی هەبوو هی وەزارەتی ئەوقاف بۆ یەکێک لە وڵاتەکانی دەوری هیندستان بەنگلادش بووە چوینە بەنگلادش لەوێ بە بۆنەی ئەوەی کە ئەو وڵاتە نازانم چەند سە ساڵ دوای ئەوەی کە موسڵمان بنیادی ئەو زانایە ئەکەنەوە کە ئیسلامی هێناوەتە ناو بەنگلادش هەڵێ کە منیش چوین و مؤتەمەرەکە و دانیشتین دوایی کە باسییان کرد و ژیانەکەیان گێڕایە و خەڵکی هەموو بەنگلادش زۆر خۆی بە قەرزاری ئەو زانا و ئەو پیاوە ڕەبانی زانەکە ئیسلامی گەیاندەوە بەنگلادش هەڵێ کە ناویان برد وە بەرزنجیشی بەدواوە بوو تمجا خەڵکی بەرزنجی لای خۆمانە خەڵکی کوردستانە
هەڵێ من 6 ساڵ وتارێکمە دوایی ناسیمەوە کە کێ لە مێژوو تاریخەکەیە کە ئەم پیاوە کاتی خۆی تاجرێک بووە ماوەسا بدرێت لە سلێمانی و لە کوردستان و کەوتۆتە ڕەچۆ بۆ وڵاتی هیندستان کە ڕۆشتۆتە ئەوێ لەوێ بەس خاوەنی زانستی شەرعی و علومی شەرعیکی باش بووە زۆر لە وەرشی بانخواز و داعیەکی زۆر باشیش بوو لە سەرکەوتوو بێ لە کاتی خۆیان کە چۆتە ئەوێ سێرکا وڵاتە هەمووی بتپەرست و مانگا پەرست و ئەشتانن لەبەرەوە وتێتی باشترین تیجارەتی من ئەوەیە کە لێرە بمێنەوە لەوێ ماوەتەوە لەبەر خاتری خوادانیشتووە بانگەوازی ئیسلامی بۆ خەڵکا بڵاو کرد خەڵکەکە ئەویان خۆش ویستووە خەڵک زۆر مسلمان بۆ دوایی نیان هێڵاوە بێتەوە هەر نەهاتێتەوە بۆ کوردستان لەوێ وفاتی کردو و مەرقەدی ئەو پیاوە لەو وڵاتەیە جا مامۆستا خەتیب بەڕەحمەت بێ فەرمێ کە من چوومە ئەوێ کە دوایی بردینامە سەر قەبرەکەی ئەومانە بۆم دەرکەوت بەڕاستی ئەو کەسانی کە بە ئەخلاق بە هەڵسوکەوت بە مامەڵەی جوان ئیسلامیان گەیاندووە ڕەنگە ئەو کاریگەریی شمشێر زۆر کەمتر بوو بێلەوەی کە ئەم پیاوێکی ئاوا بە بێ هیچ شتێک تاجر بۆ ڕۆشتۆ دوایی داعی بۆ بانخواز بۆ وفاتی کردو لە وڵاتە و ئەو وڵاتی ئاوادان کردەوە ئیسلام و دینداری جا بەرنامەکەی جنابتان ماوەسا بەدرێت لەسەر ئەوەیە کە ئێمە چۆن ئەم هەڵسوکەوت و ڕەفتارە داوەیەکی زۆر بەقوتە زۆر بەهێزە مامەڵەکردنمان هەڵسوکەوتمان گفتار جوانی چییە کا بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی سوودمەند بین بۆ کۆمەلگا و سوود بگەین بە خەڵکی دەستخۆشەوە ساگیان سپاس بە جنابتان بۆ ئەم دیدارە بەنای خۆی بەخشندەی میهرەبان لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دەستخۆشی زۆرم بۆ جەنابتان جۆرد و ماندووبوونتان بەرزە نرخێنین و تاعەت و عیبادەتی جەنابتان و هەموو مسلمانان قبوڵ ئینشاءڵڵا خۆی پەروەردگار تونێتیمان لە دەرگای ڕەیان بشکێنێ و لە فیردەوس جێگیرمان بکە و شەرەفمەندمان بکە بە پێشوازی سەروەرمان لە حەوزی کەوسەر ئینشاءڵڵا داوا ئەکەم لە خۆی پەروەرێن بەر لێ خۆشبوانی ئەو فیرقەیەمان بخە کە لە ڕەمەزانە خۆی گەورە بڕیارەدا بەر لێ خۆشببوونی خۆیان بخات و خۆی گەورە لە خەیری هەزار مانگی شەوانی قەدریش بێ بەشمان نەکات ئینشاءڵڵا بێگومان گفتار جوانی گەورەترین نیعمەتە کە خۆی پەروەردگار بیدا بە مرۆڤایەتی بە ئینسان بە تایبەتی ئینسانی باوەڕدار ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پێشین بگەڕێنەوە بۆ سونەتەکانی پێغەمبەری ئازیز و خۆشەویست صلی الله علیه وسلم بگەڕێنەوە بۆ ژیانی پێشین بۆ سەحابە بەڕێزەکان بۆ تابعین بۆ تابعینی بە تابعین و بۆ ئێستاش بۆ الحەمدلله بۆ زانایان و مانخوازانی ئیسلام خۆی پەروەردگار ئەو شەرەفمەندی پێبەخشیون کە بە گفتاری جوان بە مامەڵەی جوان بە کردداری جوان چۆنەڵی وایان کردو کە خۆیان بسلمێنن بۆیە ئینسان پێش ئەوەی کە بتوانێت بە زمانێکی جوان مامەڵە بکە لە کرداردا بە کردار نیشانی بدات چۆن مسلمانێکە چکم هەموو ئینسانێکی باوەڕدار هەموو ئینسانێکی بانخواز هەموو ئینسانێکی ئیماندار ئیمان تەقوا عەقیدە بیر و باوەڕی لە کردارە ئایسەلمێنێ و دەرەکەوێ بۆ ئێمە گرنگترینە و ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆر جەخت لەوە دەکاتەوە کە ئینسان ئیماندار دەبێت سەلامەت بێ دەبێت پارێزراو بێ دەبێت زمانی شیرین بێ دەبێت کەسانێک بێ کە خەڵکی لە دەستی و لە دەمی سەلامەت بن معلومی جەنابتانە کە خۆی پەروەردگاری لە قورئانەکە دەفەرمێ وەلیسانە وەشەفەتەین کە دەفەرمێ وهەدەیناه النەجدەین وەلیسانە وەشەفەتەین خۆی گەورە عەقڵ و ژیری بە مرۆڤایەتی داوە و دوو ڕێگای بە مرۆڤ ناساندووە ڕێگای ڕاست لەگەڵ پێچەوانەکەی سوپاسی خۆی پەروەردگارەکەن کە خۆی گەورە ئێمە هیدایەت داوە و لەسەر ڕاستە ڕێبازی ئیسلامی خۆی گەورە بەردەوام ئیستیقامەمان پێ ببەخشێ و دەفەرمێ وەلیسانە وەشەفەتەین خۆی گەورە بە بێ حکمت ئەم مستەڵەحەی نەهێناوە ئەم بەلاغە قورئانی نەهێناوە ئەم ئینزارەی نەهێناوە ئەم دەستەواژە جوانەی لە قورئانە نەهێناوە بۆیە خۆی پەروەرێن کە دەفەرمێ ئێمە زمانێک و دوو لێومان بە مرۆڤ بەخشیوە بۆچی بۆ ئەوەی کە تەلەفوزی جوان بێ کردداری جوان بێ ئەخلاقی جوان بێ مامەڵەی جوان بێ و زمانی سەلامەت بێ و بە معنای کەلیمە بیسەلمێنێت چۆن مسلمانێکە بە شێوەیەکی کردداری بۆیە کە خوا دەفەرمێ وەلیسانە و وەشەفەتەین ئەم دوو لێوە لەگەڵ زماندا دەبێ پارێزگاری لێ بکەی بە شێوەی چۆنەڵی ناتەندروست نامسلمانانە بەکار نەیتر ئایا بوختانە غەیبەتە شتی لە هولەعبە بۆ نمونە گۆرانی ناشەرعی و بابەتی
کردو ئەمانەی هەموو ئەمانە دەگرێتەوە بۆیە زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی کار بە و ئاەتە قورئانی بکەین و چەند حەدیثی دڵڕفێنی سەروەریشمان هەیە معلومی جەنابتانەکە سەروەرمان دەفەرمێ خوای گەورە زەمانیەوە بەو کەسانی کە ئەوەی بینی ڕانەکان و بینی لێوەکان بپارێزێ ئەمە گرنگترینە جاری وایە گرفتی گەورە کە سەر هەڵەدا لە کۆمەڵگەدا لە ناو خێزاندا لە مستەمەعدا لە شوێنی وەزیفیدا لە هەر کارێک کە هەر کەسێک بەرکەوتنی هەبێ لە زمانەوە سەر هەڵەدا ئەگەر زمان سەلامەت بوو کۆمەلگا سەلامەتە ئەگەر زمان سەلامەت بوو خێزان سەلامەتە ئەگەر زمان سەلامەت بوو فەردەکە شەخصەکە کەسەکە بۆ خۆی سەلامەتە بۆیە مادەم خۆی پەروەردگار ئەم نیعمەتەی بە ئێمە داوە دەبێ بە سەلامەتی بیپارێزین سەلامەتی کەین ببین بە کەسانێکی ذاکیر ئەم زمانە تەنها شتی خەیر بەلاغی خەیر کەلامی خەیر و خزمەتی دینی خوا و قورئانی پێ بخوێنین سونەتە بەرزوی پیرۆزەکانی سەروەرمانی پێ بگەێنین دەعو بانگەوازی پێ بکەین کەلیمەی طەیبە بە زارماندا بێ بۆیە کولەن مەفروزە کە خوای پەروەردگار ئەو بەلاغە قورئانی هەیە و چەندین فەرمودەی دڵڕفێنی سەروەریشمان هەیە مەفروزە تەحەفوز بۆ زمانەمانەوە بکەین کە پارێزگاری لێ بکەین و بەم زمانە ئازار بە خەڵکی نەگەێنین ئەو مژدانە خۆشن کە سەروەرمان دەفەرمی ئەوەی بینی زمان بپارێزێ زەمانی چوونە بەهەشتی دەکەم کە 5 تا 7 فەرمودە لەسەر ئەو مژدە خۆشە هەیە بۆ ئینسان ئیماندار مادەم ئێمە زەمانی سەروەرمان لەگەڵ بێ ئەوە گەورەترین دەستکەوتە گەورەترین مژدەیە و گەورەترین بردنەوە سەرکەوتنە کە بتوانین بگەین بەو پلەبەرزەکە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام بۆ چوونە بەهەشت و داخڵبوونی بەهەشتمان زەمانمان بێت ئینشاءڵڵا مامۆستایان هاوشانی زمان ئەم ڕەمەزان بێتە هێوێنێک بۆی کە زمانمان و خۆت ئاماژت پێکرد زمانێک بێت کە دڵی بەرامبەر نەیەشێنێت و هەمیشە بەردەوام کاریگەریەکی باشمان هەبێت لەسەر برا ئەو کەسانی کە لە دەوروبەرمان هاوشانی ئەوەش ڕەفتار تا چەند گرنگە ئەم مانگە بێتە هەوێنێک بۆی کە ڕەفتاری جوان پێشکەش بە هەم خودی خۆمان هەم بە دەوروبەرەکانمان بکەین بەتەکید کردار ینی جوانترین وێنایە لە ئینسانی مسلمان یعنی بەردەوام هەموو چۆنەڵی عیلمێک هەموو چۆنەڵی پێگەیشتنێک هەموو تێگەیشتنێک هەموو پۆستێک هەموو مەنسەبێک هەموو چۆنەڵی چوونە پێشەکەم بەدەستێنانی بڕوانامەیەک بە ئەندازەی کردەوەی مرۆڤ ئەرزشی نییە با تۆ سەدان جۆری بڕوانامە ڕیز کردبێ ئەگەر لە ڕنگدانەوەی لە کردار تا لە سلوک تا لە مامەڵەت هانەبێ بێگومان ئەرزشی نابێ بۆیە باشترین سلوکی ئینسان ڕەوشتی جوانە کردداری جوانە مامەڵی تەندروستە لێبوردەیە خۆ بەکەمگریە هاوسەنگیە تەوازن ڕاگرتنە خۆگوجاندنە پێکەوەیە و پاراستنی بەرامبەر ئەمانە گرنگترینە کە دین فێری کردوین کە بەڕاستی هەر بەهاتنی پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام فریاد ڕەسی بۆ بەشەریەت و بۆ ئافرەتان وە بۆ کۆی مرۆڤ گەڕاوەت و ئەو کۆمەڵێک چۆنەڵی ئەو سلوکە جوانانەمان فێرەکە چۆن مامەڵە بکەین ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ سیرا بگەڕێنەوە بۆ سونەتە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام هیچ هەنگاوێک بۆ ئێمەی مرۆڤ نامێنێتەوە کە سەروەرمان ئیعازێکی پێ نەدابین بەلاغێکی بۆ نەناردبین فەرمودەیەکی بۆ بەیان نەکردبین و بەلاغێکی قورئانی نەهاتبێ بۆ هەموو ژیانی بەشەریەت بە جۆرێک لە جۆرەکان بەلاغ و پەیام هەیە جا بە تایبەتی جەنابەت ئیشارەت بە ئەم مانگە پیرۆزەدا ئەم مانگە پیرۆزە گرنگترینە دەرفەتێکی زۆر زێڕینە کە ئێمە بتوانین ببینە خاوەنی کۆمەڵێک دەستکەوتی چۆنەڵی ڕەبانی کۆمەڵێک بردنەوە کۆمەڵێک توێشوو کۆمەڵێک زەخیرە کۆمەڵێک تەقوا کە لە مانگەدا دەست دەکەوێت لە مانگەکانی ترا ئەستەمە دەست بکەوێت خوای پەروەردگار ئەگەرێمە لێرەدا باسی گەورەی مانگی ڕەمەزان بکەی بە چەندین بەرنامەی ئاوا ناتوانین حەقی پێ بدەین بەسە بۆ ئێمە کە خوای گەورە لەم مانگەدا قورئانی داوەزان بەسە بۆ ئێمە لەم مانگەدا بۆ نمونە خەیری 1000 مانگ بەدەستێنین بەسە بۆ ئێمە کە خوا لەم مانگەدا بەڵێنی داوە فیرقەیەک بەر لێ خۆشبوان و بەر ئەفواتی عامیان بخە بەسە بۆ ئێمە کە لەم مانگەدا خوای گەورە مژدەی داوە ڕێزی ناوە لە ڕۆژوگەر لە کە خوای گەورە شەرەفمەندی دەکا و دەفەرمێ بۆ منە من لە واتە و ئەهەمیەت و گەورەی و قورسێتی ڕۆژوو دەزانم خۆم پاداشی دەدەمەوە دەرگایەکی مسەخەر و تایبەت کردووە بۆ ئینسانی ڕۆژەوان بۆیە ئەم مانگە هەلە فرسەتە گرنگە کاتەکانی زۆر 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 بە چۆنەڵی پڕخەیر و بەرەکەت بەسەربەرین زانایان چۆن وێنای ڕەمەزان دەکەن سەحابەکانی سەردەمی سەروەرمان عەلەیهی سەڵات وەسەلام چۆن پێشوازی لە ڕەمەزان دەکەن چۆن پێشوازیان کردو 6 مانگ پێش ڕەمەزان بێ کە زۆر ذاکیر بوون
خی گەورە بمانگەڕە بە کەسانێکی ذاکیر زۆر دوعاان کرە خۆی بمانگەێنی بە مانگی فرۆزی ڕەمەزان ئەوان لە ئەهمیەت و واتا و گرنگی و ناوەڕۆک و دەستکەوتەکانی مانگی ڕەمەزان گەیشتون ئەوان زانیویانە ئەم میوانە ئازیزە ئەم بیلبیلەی چاوە ئەم ئاوەدانی ماڵە ئەم بەرەکەتی ماڵە ئەم دەستکەوتە گەورەیە ئەم بردنەوە و فەوزە عەظیمە لە مانگی پیرۆزە زانیویانە چ دەستکەوتێکە 6 مانگ پێشەوەی بگەن بە ڕەمەزان دوعاان کرە خۆی بمانگەێنی بە ڕەمەزان بەڵام بەداخەوە ئێمە 1-2 ڕۆژێک پێش ئەوە ئەگەر بۆ نمونە هیچ وامان نەکرۆ زەنگێکی ئاگادارکردنەوە بۆ خۆمان بدەین کە ئامادەگیمان هەیە لە ڕووی ڕۆحەوە لە ڕووی عەقیدەوە لە ڕووی دەروونەوە لە ڕووی دڵەوە لە ڕووی ماڵەوە لە ڕووی خێزانەوە لە ڕووی ژیانی گشتیمانەوە ئامادەگیمان کردو بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بەداخەوە تا ئێستا سەحابە ئاسا ئەو سلوکە ئەو سونەتەمان جێبەجێ نەکردەوە پاش کۆتایی ڕەمەزان 6 مانگ شیوەنیانە کرد ئەیان زانی چ خەیر و بەرەکەت و حەسەنات و سەدەقات و گەورەیەکیان لەدەستچۆ بە ئێمەش سەحابی ئاسا لە ڕەمەزان بڕوانین ئەوان واوێنەی ڕەمەزانیان کردەوە بە دەڕۆژی یەکەم بەردەوام خی گەورە ڕەحمەتی باراندو بەسەر بەشێرێت و بەسەر ئیمانداران و بەسەر مسلمانانە چەند خۆشە ئینسانی گەهلی ئیمان بێ تەقواکار بێ سائیم بێ قورئان خوێن بێ ذاکیر بێ بانخواز بێ چارەسەری کێشە و مەشاکل بکە ئەهلی سەدەقە و خەیر و خەیرات بێ بەردەوام خوا ڕەحمەتی بەسەرا ببارێنێ و شەرەفمەندیە لە دەڕۆژی یەکەمە خوا بە بەردەوامی شەرەفمەندت کا و ڕەحمەتت بەسەرا ببارێنێ لە دەڕۆژی دووەمە ئافواتە ئامەکە دەتگرێتەوە لێبوردنە گشتیەکە دەتگرێتەوە مژدە خۆشەکە دەتگرێتەوە کە خوای پەروەردگار بەڵێنی داوە لە هەموو ساڵێکی مانگی پیرۆزی ڕەمەزانە فیرقەیەک بەر لێ خۆشبوانی ئەم مانگە بخەن خۆگەر بەر ئافواتەکەی خواکەوتین بەر لێبوردنە گشتەکە کەوتین خوای پەروەردگار لە قەرارەکەی خۆی پاشگەز نابێتەوە ئەوە شەرەفمەندیە و گەورەیە ئەوە دەستکەوتە ئێمە ئەو شەرەفمەندیە بەدەست بێنین و دەڕۆژی ئەخیریش ئەوە داخڵبوونمانە بۆ بەهەشت و ئەوە بردنەوەیە کە خوای پەروەردگار لە 16 ئاەتی قورئانە معلومی جەنابتانە کە باز لە فەوز دەکا باز لە بردنەوە دەکا باز لە نەجاتبوون دەکا باز لە سەرکەوتن دەکا ئەمە گەورەترینە بۆیە ئەم مانگە هەلە فرسەتە دەستکەوتێکی زێڕینە کە کردارمان جوانکەین ڕەوشمان جوانکەین ئەخلاقمان جوانکەین مامەڵەمان جوانکەین خۆمان پێ بگەێنین بە خۆمان دابچینەوە توێش و کۆ بکەینەوە لە دەرگای تۆبەی خوا بدەین ئیتیصال لەگەڵ خوا ببەستین گرێبەست لەگەڵ خوا ببەستین ئەمانە گرنگترینن هەلە ئەم مانگە دووبارە نابێتەوە من ئەوەنە بە خوشکبران و بینەرانی ئەم بەرنامەیە دەڵێم کە لە خۆر هەڵاتن تا خۆر ئاوابوون نابێ هەلەکان بە فیڕۆ بدەین ئەوە بدەین تەماحمان هەبێ توێش و کۆ بکەینەوە ئەو کاتی خۆر هەڵدێ پلانت هەبێ بەرنامە دەبێ ئەمڕۆ بێ چی بکەم چەند جوز قورئان بخوێنم چەند سنەتی تا جێبەجێ بکەم چەند سیلێ ڕەحم جێبەجێ بکەم سەردانی چەند نەخۆشکەم چەند ئەو بانگەوازکەم بسببی هیدایەتی چەند کەسێک چەند کێشی خێزانی چارەسەرکەم بدەم چەند هەژارەوە عنی کولەن ئەوەنە بەرفراوان و پڕخەیرە پلانێک بۆ خۆت لە شەوا دابنێ کاتەکان و سەعاتەکان دابش کە بەسەر ئەو شەو ڕۆژەدا براوە دەبی سەرکەوتو دەبی خەسارەتمەند نابی بەسەر بەرزی وا دەکەی پێشوازیەکی گەرم و ڕەهات لەم میوانە ئازیزە خۆشەویستە ئێسکس و کە پڕم بەرەکەت تا بیلبیلێ چاوە کردووە بەو پەڕی خۆشەویستیەوە خزمەتت کردووە بەو پڕی سەربەرزیش ماڵ هەوایی خواحافیزی لێ دەکەی ماوەسە بەدرێت دەستان خۆش بێ یا ڕەبی کاک دەریان من حەزەکەم ئاماژەیە بەوەش بکەین کە ئێستا زمان تقریبا ئیسراحەتێکی کردووە لە قسە و باس و لە باشیش و لە خراپیش زمان وەکیلێکی گرتووە کە کۆمێنت نووسین و پەنجەکانە ئیشی زمانەکە ئێستا ینی ئەمەوەسە بەدرێ ینی ئینسان بەڕاستی زۆرجار کە ئەم هەموو کۆمنتە ناشری نابینێت ئێتر لەسەر سیاسیەکە لەسەر هونەرمەندێکە لەسەر فڵان ینی هەر کەسێک حتا مسلمان هەتا بانخواز هەتا خەڵک کۆمنتێکی زۆری باشە نووسێ بەس جاری وا هەیە کۆمنتی زۆر خراپە نووسێ جاری هەر مسلمانە دیندارە ئاهلی ڕۆژ و تاعاتی خوایە یەک دنیا جوێن و قسەی ناشرین و خراپ ئەنووسێت ئەم نووسینە چەندێک ترسناکە بەڕاستی چەند خەتەرە ئێمە زمان دەستیشمان کردو بە زمان بۆ خراپەکردن مامۆستاگیان دەستە خۆش بەوە و بابەتە گرنگی کە جەنابەت تیشکت خستە سەر ئێمە باس لە حرام و خەتەئەکانەکەین کە هەندێک شت هێڵی سوورە خەتەئە حرامە دەستی بۆ بەری ئەمە هێڵی سوورە بنمونە ئێمە باس لە بابەتی نەزەرەکەین نەزەر بۆ خی گەورە حرامی کرد و حکمتێکی تیا لە دوای نەزەر چی دروست دەبێ دوایە هۆنگاوەکانی تر چی دروست دەبن غیر بەنمونە نەزەر دوای پەیوەندیکردن دوای ڕقمدانان دوای پەیوەندی تەلەفۆنی دوای چات و شارکاری دوای بێگەیشتن و دوای تا دوای ئەمانە هەمووی بۆیە لە نەزەرەکەەوە دەست پێ دەکا لە حرامەکەەوە پاشان هەموو جارێک من دەڵێم ئەم نەزەرە چی لێ لەدایکە بێ پەیوەندی تەلەفۆنی حرام
چاتی حرام مانەوە لەسەر فەیسبوک و تۆڕ کۆمەڵاتیەکان بە حرام چات و نووسین بە حرام کۆمنت بە حرام عشق و ئەوینداری و سۆزداری بە حرام پەیوەندی حرام ئاڵوگۆڕی قسە بە حرام خصوصیات ئاشکراکردن بە حرام جوڵاندنی غەریزەی ڕەگەزی بەرامبەر بۆ یەکتر بە حرام هەموو ئەمانە کولەن حرامن من هەموو جارێ دەڵم خی پەروەردگار معلومی جەنابتانە بۆ تەکلیفی لە مرۆڤ کردووە کە جسمی ئینسان پێکاتی 360 جمگەیە ئەبێ زەکاتی ئەم 360 جمگەیە بین بەچی ئەین بە ئەنجامدانی نوێژی دوحا لەو زەکاتە نەجاتت ئەبێ ئەم جمگەیە هەموو ئەندامەکانی جەستەی ئێمە لە کاری خەیرا دێنەگۆ دەبنە جوندی دیفاع و شەفاعەتمان بۆکەن لە ڕۆژی قیامەت ئەی پێچەوانەکەی چەند جار ئەم جمگەیت بەکارهێنا چەند چاتی حرامت کرد چەند خوڕەوشتی ناشرینت بەکارهێنا چەند کۆمنتی ناشرینت کرد چەند وشەی نامۆ نەخوازراوت بەکارهێنا چەند وشەی دڵتەزێنی نابۆمە کۆمەلگا و نەریتی کوردی ڕەسەنی کوردەواری و ئاینی پیرۆزی ئیسلام بە پێچەوانی ئەوانەوە ئەم سلوکت بەکارهێنا چەند دڵی بەرامبەرەکەت ڕەنجان نافەرمێ ڕوخانی کەعبۆ دڵشکاندنی خوشکبرای مسلمانی بەیەکەوە بەستۆتەوە حکمتێکی تێدایە تۆ کاتێک کۆمنتێک بۆ بەرامبەرەکەت دەنووسی ئەی تەزێنی ئەی ڕۆشێنی شکۆی ئەشکێنی ماسە بەشدارە بی بە بوختانێک بەس بەلایکێک جەنابی مامۆستا جگەلەوە ئەوە لایەنە ڕەبانیەکە لێگەڵە یعنی دڵی بەرامبەر ڕۆشاندن شکاندنی بەرامبەر تەسیری لەسەر کەسایەتی خۆشت بگەڕێرەوە بۆ ئیسلام بزانە سلوک و مامەڵە و هەڵسوکەوتی سەروەرمان لەگەڵ عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو پڕی بێدینەکانە لەگەڵ ئەو پڕی گاورێک یەهودیەک نەسرانیەک جوولەکەیەک بتپەرستێک چۆن مامەڵەی کردووە بەس ئێمە ژیانمان ببەستین بە ژیانی سەروەرمانەوە سەروەرمان سیفاتی لێبوردەی هەڵبژاردووە ڕۆحی هاوکاری داوا و بانگەواز سبەبی هیدایەت هەموو ئەمانە زۆر گرنگن جگەلەوە جەنابی مامۆستا ئێمە بە پێی ئەزمموی 4 ساڵی کاری پەرلەمانیمان زانیومانە بە بۆنەی کۆمنتێکەوە لایکێکەوە شتێکی نەشیاوەوە چەند کەس جاریوا بۆ بەنادادی بەناڕەوایی حکم دراوە جاریواشە بۆ بە شێوەیەکی تر بنمونە من پیجێکی ساختەم دروست کردووە جەنابەت لایکێکت بۆ پیجەکە کردووە سەرنجام 5 ساڵ حکم بە مادەیەکی زۆر سەخت حکم دراوی ئەمە ئەمەس دەرەنجامەکەیەتی بۆیە بێجگە لە حەزەرکردن لە ڕەبانێتی خوا لە کامێرەکەی خوا لە چاودێری خوا لە شخصیاتی خۆت لە پێکە کۆمەڵایەتیەکەت لە پێکە خێزانیەکەت لە هەموو ئەوانە ئەبدەبێ ڕووە قانونی و یاساییەکەشی بزانی کە یاسایەکی تایبەت هەیە بەوەی هەر کەسێک ئەم بابەتە ئەلکترۆنیاتە بابەتی تەکنەلۆژیا بابەتی کۆمەڵایەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپ بەکاربێنێ بۆ میزاجی خۆی بۆ بەرژەوەندی خۆی بۆ نەفەسی خۆی بۆ سیاسەتی غەڵەتی خۆی سەرنجام حکمێکی ناتەندروستی پێ لەدایکە بێ ئەمە خۆی لە خۆیدا جگە لە سزا ڕەبانیەکە سزای چۆنەڵی بێجگە لە سزا ئاسمانیەکە سزا ئەرزشی بەدوایادێ مامۆسایان بابچین لای کاگرامین تۆزێکی دیکە ڕامان بۆ بخوێنێ کاگرامیان پێمان خۆشە بەویستی دەنگدن دووبارە أعوذ بالله من الشيطان الرجيم واذكر أخا عاد إذ أنذر قومه بالأحقاف وقد خلت النذر من بين يديه ومن خلفه ألا تعبدوا إلا الله إني أخاف عليكم عذاب يوم عظيم قالوا أجئتنا لتأفكنا عن آلهتنا فأتنا بما تعدنا إن كنت من الصادقين قال إنما العلم عند الله وأبلغكم ما أرسلت به ولكني أراكم
أراكم قوما تجهلون فلما رأوه عارضا مستقبل أوديتهم قالوا هذا عارض ممطرنا بل هو ما استعجلتم به ريح فيها عذاب أليم تدمر كل شيء بأمر ربها فأصبحوا لا يرى إلا مساكنهم كذلك نجزي القوم المجرمين ولقد مكناهم في ماء مكناكم فيه وجعلنا لهم سمعا وأبصارا وأفئدة فما أغنى عنهم سمعهم ولا أبصارهم ولا أفئدتهم من شيء إذ كانوا يجحدون بآيات الله وحاق بهم ما كانوا به يستهزئون. بس خوش بكاك رامين كي هاندر ولا مالا كي هاندر تبو قرآن خوندن كي دلي بم قرآن خوندن تو زور خوش بو ولا دايكو باوكت برا خوش كان كيان لا طبعا دايكو باوك مال زور بي خوشك قرآن خويني مال اما ليرو طبعا كاك دانيا رئيس فاسي زور تايبت معناها ودايكو باوكي كاك رامين خوي قرا موفقتان كا سركوتو بنو محفوظ لا اخوابن كاوا نالك ياوتان بيغاندو براسي وان شاء الله مخزانه كان چنهاي وكوكا كرامي ديال ان شاء الله ما وصيان بما لا برزت لو قراني بيروزهم بعد هاتوا خوي بالادز لبشكي زول لاتكاني قرآنی پیرۆزە ئاماژەی بە کردداری مرۆڤ کردووە بە تەعاملکردنی کردووە زۆر زیاتر لە عیبادەتەکان زۆر زیاتر لە باسکردنی نوێژ و عیبادەت و پرشەکان ئەوەندە باسی تەعاملکردن و کردار و ڕەفتاری موسڵمانان کردووە ئەم جەختکردنەوەی خۆی باڵادەست بۆ چی لەسەر ڕەفتارمان لە قورآنی پیرۆزدا پێگومان خی پەروەردگار کاتێک ئێمەی ناردوتە سەر زەوی هەرێکێک لە ئێمە ئەمانەتێکی خی گەورە بۆ بەندایەتیکردن و بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی و بۆ سەلامەتی بۆ ئەوەی سوود بە یەک بگەیەنین نەک بۆ ئازار بەیەکگەیاندن نەک بۆ ئەوەی کە ببینە چۆنەڵی عامیلێکی شەڕ یا وەسیلەیە کە ببینە مای ئازار بۆ خەڵکی سەرزەوی بەعام بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە گرنگە ئینسانی ئیماندار بەردەوام ئەو پرسیارە لە خۆی بکە خی گەورە بۆ هێناوی تێبوون ئەوە گرنگترینە ئیشمان چێ لە سەرزەوی خی گەورە بۆ ئێمەی بێگومان کی هاتە سەرزەوی باوکە ئادەم یەکەم پێغەمبەر عەلەیهی سەلام خەڵکی کوێیە بەهەشت لەکوێوە هات لە بەهەشتەوە هاتە کوێ هاتە دنیا بۆ کوێ دەگەڕێتەوە بۆ بەهەشت ئێمە کێ نەوەی ئادەمین ئیشمان چییە ئەبێ درێژە پێدەری ڕێبازەکەی ئەو بین بۆ کوێ دەگەڕێنەوە بەرەو بەهەشت کەواتە ئێمە لە بەهەشتەوە هاتوین خەڵکی بەهەشتی بۆ بەهەشتیش دەگەڕێنەوە کردەوەی بەهەشتیانەژە بێ بکەین ئەمە گرنگترینە بۆیە خی پەروەردگار زۆر جەخت لە ئەو بابەتە ئەکاتەوە ئەمەش گرنگە ئێمە و پرسیارە لە خۆمان بکەین بۆ هاتووینە بوون هاتووین ئیتاعی خوا بکەین سەرزەوی ئاوەدان بکەینەوە سوود بە خەڵکی بگەێنین کەسانێکی سالم بین هەتا دوایی و چۆن دەگەڕێنەوە بۆ نەبوون بێگومان لە بوونمە دەگەڕێنەوە بۆ نەبوون هەمومان ئەمانەتین لە دنیادا ژیانێکی کاتیەژین لەسەر هێڵی سوورین لە قاعی ئیمتیحانین لەژێر سێبەری دارێک داین سەروەرمان عەلەیهی سەلام بە غەریب ناوی بردوین ناوی ناوە غەریبی ناوی ناوە ژێر سێبەری دارێکە فەرمێ وێنا بکە تۆ غەریبێکی لە ژێر سێبەری دارێکە چایەکت لێناوە بەرەو مەنزڵگە ئەگەڕێیتەوە هەمومانەوە زانین ئەو سوارچاکەی بەلای گۆڕێکدا ڕۆیشت پرسیاری کرد بۆ ئەگری بۆ ئەوەنە بە کوڵ ئەگری ئەمە پێش ئومەتی محەممەد المستەفا عەلەیهی سەلام لە وەڵاماوەتی برایەکەم بە جوانە مەرگی سەری نایە و پرسیاریان کرد بۆ چەند ساڵ بوو تەمەنی وتی 306 ساڵێک بە گەنجی زانی وتی سەر نیگەران مەبە ئومەتێک دێتە پێشەوە 6 بۆ 70 ساڵەشین لە وەڵام داوتی ئەوانە خانووی نیشتەجێبوونیش خانووش دروست دەکەن تیا بژین ئەوە وەڵامی ئەو کەسە بوو بۆ سوارچاکەکە ئەم وەڵامە دەریایەک لە واتای هەیە
کەواتە ئێمە ئێستا ئەمانەتی لەم دنیادا بۆیە دەبێت کردارمان جوان بێ، ڕەفتارمان جوان بێ، سلوکمان جوان بێ، مامەڵەمان جوان بێ، ئەخلاقمان جوان بێ، تەسیر و کاریگەری ئیجابیمان بۆ خەڵک هەبێ، لە حرام خۆمان پارێزین، عامیلی خەیر بین، ئاوەدانکەرەوە بین، کەسانێک بین کە ببین بە چرایەکی درەخشان هەریەکەمان کلێنێک پڕ بکەینەوە بۆ ئەم ئیسلامە، ببین بە هەوێنێک، ببینە پردێکی پەیوەندی، ببینە جسرێکی بەهێز و بە قوت کە دین فێری کردوین، کەواتە لە دنیادا دەگەڕێنەوە بۆ ژیانێکی نەبوون و دیسان لە نەبوونەوە دەینەوە بوونێکی بێکۆتا کە مەسیر و چارەنووسی ژیانی مرۆڤایەتی کولەن لە ئادەمەوە تا خاتم بۆ ژیانە هەتایە سەر لە نێو دەست پێ دەکاتەوە بەچی دەبێت لەو حاڵەتە ناڕەحەتیانە قوتارت دەبێت، چۆن ڕزگارت دەبێت، چۆن لەو ئیجراعات و مەحکەمانە نەجاتت دەبێت. بۆیە ئەو ڕۆژە سەختە دژوارە بێکۆتایە چاوەڕوانمانە کە لەوێ کاتفریە کاتی میلی کاتژمێرەکەت سیر ناکەی، 80 ساڵ سەیری زەخرەفەیەکی بە هەشتەکەی تێر نابی، ئەنی کات ئەوە نەزۆرە خۆی پەروەردگار بۆ خۆی تعبیری کردو لە قورئانە پیرۆزەکە چۆنە ژیانی بێکۆتا. بۆیە خۆی پەروەردگار لە چەندین بەلاغی قورئانیدا باز لە ئەو بابەتی جەنابە دەکات. گرنگە ئێمە بەڕاستی کە دین فێری کردوین هەمیشە بەکردار خۆمان بسەلمێنین. بۆ نمونە من کەسێکی بابان خوازێکی سەرکەوتوو بم، با بە تەلەفۆزێکی پاراوم هەبێ، بە خاوەن علم و معریفەیەکی بەهێز بم، ئەگەر لە کردارمان ڕنگدانەوەی نەبێ ئەرزشی نابێ لای پەروەردگار، مەکانەتت نابێ لای پەروەردگار، لە کۆمەڵگەدا خۆشەویست نابی، کەسانێکی بێزراو ئەبی. بەڵام کاتێک کە ئینسان کرداری جوان بوو، ڕەفتاری جوان بوو، هەر کارێکی کرد هەڵێنجراوە هەڵقوڵاوی دڵێکی سەلیم بوو، هەستی بە ڕقابەتی پەروەرێن کرد، بەردەوام هەستی بە کامێرە شاراوەکەی خوا کرد، ئەو کەسا دەبێتە کەسێکی سەرکەوتوو لە ژیاندا و لە قیامەتی شا براوە دەبێت. ئەمە گرنگترینە. بۆیە کاتێک ئینسان نیەت لە هەر کارێک هێنێ ئەم قەلبە سەلیمە بڕیار بدا، دڵێکی زیندوو. ئێمە دەبێ خۆی گەورە باسی زۆر دڵەکانەکە، قەلب و سەلیم، قەلب المەریض، قەلب المەیت. دەبێمە هەوڵ بدەین دڵمان لە نەخۆشیەوە، ئەو مەیتەکە ئینشاڵڵا شمولی ئێمە ناکە، بەڵام پێچێ بەشێک لە نەخۆشیمانە بێ، بەشێکی باوەشی بە دنیادا کرد و بەشێکی بە قیامەتە، بەشەکەمەکەی قیامەتە و خەریکە نەخۆشیەکە زاڵە بێ. هەوڵدەین لە نەخۆشیە بیکەین بە قەلبێکی سەلیم، دڵێکی زیندوو، دڵێکی پڕ لە ئیمان، دڵێکی پڕ لە ئیرادا، دڵێکی پڕ لە خۆنەویستی، دڵێکی پڕ لە قیامەتویستی، دڵێکی پڕ لە خواویستی، دڵێک کە بە هەموو غەم بێ بۆ کۆمەلگا، بۆ تاکەکانی کۆمەلگا، بۆ خێزان، بۆ تاکەکانی خێزان، کولەن بۆ کۆی ژیان. ئەمە گرنگترینە. هەگەر هەر یەکێک لە ئێمە هەستی بە ڕقابەتی پەروەرێن کرد، ئەم دڵە سەلیمە قەرارێکی دروستیدا، سوودی بە کۆمەلگاگەیان بێگومانەوە دەبێتە کەسێکی براوە، دەبێتە کەسێکی سەرکەوتوو، دەبێتە کەسێک کە لە ڕۆژی قیامەتدا خۆی پەروەردگار کە دەفەرمێ وەیەومە یەجعەلو الویلدانە شیبا، ئەوەندە دژوارە مناڵ سەر سپی دەکا، بێگومان ئەو ڕۆژە نەجاتی ئەبێ. ئەو ڕۆژە دەبێتە کەسێک کە خۆی پەروەردگار دەیهێنێتە ژێر باڵ و ڕەحمەتی ئەرشی خۆیەوە. ئەم هێنانە ژێر باڵ و ڕەحمەتی ئەرشی خۆیەوە هەروە سانا و ئاسان نییە کە خۆی پەروەرێن باز لە حەو کۆمەڵەکە دەکا. ئێمە دەبێت ڕۆژانە بە خۆمان بچینەوە. ئەم حەو کۆمەڵی کە خوا دایانێتە ژێر باڵ و ڕەحمەتی ئەرشی خۆی، لە کام کۆمەڵە ناونووسین، لە کام خۆمان ناونووس کردووە، لە کامەیە هەوڵمان داوە سوود بگەێنین. ئەگەر لە یەکێکانە بۆ نمونە خۆمان ناونووس نەکردو و باڵتیلین، ئەبێ خۆمان بە خسارەت نزانین چکم ئەو ڕۆژە ڕۆژێکی سەخت و دژوار و ناڕەحەت و پڕ ئازارە بۆی بێ باوەڕ بۆ ئیماندار، ڕەفاهێت و خۆشی و مطمئینی و دڵ ئارامی و تێرئا و تێرنان و تێر ئیسراحەت، مطمئینی دڵە بێ باوەڕانیش هەتا لێوەکانیان خوای گەورە غەرقی کردوون لە ئارەقدا، 7 مەتر ئارەقی جەستان بە ئەرزا دەچێتە خوارەوە، تیشکی خۆر میلێک لە سەریانەوە دوورە. لە زمانی عەربیدا معلومی جەنابتانە میل ئەوەندە ناوزەند دەکرێت و تا ترافیک لایتەکەش ناوزەند دەکرێت. بەڵام ئێستا چەند ملیار ساڵ خۆر لێمانەوە دوورە، بەڵام لە مانگی هێشتا چەند ئازار بەخشە و چەند تیشکی زیان بەخش بە علمی دکتۆرەکان دەبەخشێ بە مرۆڤەکان ئەگەر تەحەفوز نەکەن. بەڵام ئەی برژێنێ، ئەی قرچێنێ بۆ شێوەیە خوای گەورە ئەم ئازارە هەڕەشە پڕ ئازارانەی خستۆتە ڕووبۆی ئینسانی ئیماندار، سلوک و مامەڵە و کردداری جوان بێ. بەڵام لە بەرهەمیشە بە دوای هەموو هەڕەشەیەکدا مژدە دەهێنێ، لە دوای هەموو مژدەیەکیش خوای پەروەردگار هەڕەشە دەهێنێ. خوای گەورە زۆر دادگەرە، حەقی هیچ مرۆڤێک بە ئەندازەی گەردیلەیە کە بە میکرۆسکۆپیش نەبینرێ
نایفەوتێنێ فەمە یعمل مثقال ذرة ئەوە دلیلە بۆ ئێمەکە حەق مالای پەروەرێن گرێ بەس مالای پەروەرێن کار و کردەوە مالای پەروەرێن پارێزراوە کاتێک ئەم دڵە نیەتێک ئەهێنێ ئێمە ئەوەندە دەبێ هەست بە ڕقابەت و ڕەحم و سۆز و بەزەی خوا بکەین مرۆڤ بەس ئەوەندە بزانێ بە ئەمە دەبێت درک بە ڕەحمی خوا بکە خۆی گەورە چەند ڕەحمی هەیە سەد چەندی ناردۆتە دنیا یەک چەندی هەڵگرتە بۆ قیامەت 92 یەک ڕەحم بە شەریەت و مرۆڤایەتی و بێزمان و ئاژەڵ و مریشکەکان ئاوا دەنوو کۆکەنەوە نەوەک دەنوو بەجوکەکان ئازار بەجوکەکان بگەێنێ ئەم ڕەحمە هەموو بە شەریەت و ئادەمیزاد و ئاژەڵیشی گرتۆ ئەبێنەوە تۆ ڕەحمەکەی خوا چەندێک گەورە بێ دەی دەبێت خۆمانی بۆ ئامادەکەین ئامادە سازی بۆ بکەین کار و کردەوەی بۆ ئەنجام بدەین خۆی گەورە بۆ دەفەرمێ ئەڕەحمان و ئەڕەحیم بەخشندەیە بۆ هەموو بە شەریەت و کافر و مسلمان و بێباوەڕ بەڵام ئەڕەحیمەکەی ڕەحیمەکەت تەنها بۆ ئیماندارە بۆیە کاتێک لەم قەلبە نیەتێک دێنا بۆ نیەتێکی دروست نیەتێکی ساغ نیەتێکی باش نیەتێکی چاک هێشتا بەکردەوە ئەنجامن دەداوە خۆی گەورە فەورەن ئەجرەکەی بۆ نووسی بەڵام کاتێک نیەتێکی خراپت هێنا بە ئەمەلی نەجاتت نایاوە ئەنجامت نایاوە گوناهەکەت بۆ نانووسێ لە بەرامبەری کردەوەیەکە 1 بە 200 بەڵام بۆ کردەوەیەکی ناتەندروستیە گونا ئەمە ڕەحمی خوا دەرەخا بۆیە مادەم خوا ئەوەندە سۆز و بەزەی هەیە ئێمە دەبێ ملکەتی بین ئیتاعی بین لە ئەمرەکان زیبینەوە لە نەهیەکان دوور بکەوین خۆ دەست خۆش بێ مامۆستاگیان خۆی گەورە پاداش باتەوە بەڕێز مامۆستا بەدرێ ئیسماعیل باخوازیە خوا بەخێر بێ کاکە ڕامینی جێ خوا بەخێر بێ دەستی خۆش بێ زەحمەتی کێشا دووبارە لە بەرنامەکانی دیکەدا بەئینشەڵا لەگەڵمان نابی یاخوا دەستی خۆش خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان بەڵازان خۆشەویستان بەردەوام دەبین لەگەڵتان لە بەرنامەی سیگەوهەر کاکشێخ لە بابەتە تەندروستیەکە لەو تەوەرێدا دەبین ئەمڕۆ باز لە سوودی ڕۆژوو دەکەین لەسەر تەندروستی هەر سوودجگە تاوان ڕۆژوو پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە هەرسەوە چکە مائیدەمان بەتاڵە بێ زانین کاریگەری چییە بەوەی کە لەسەر هەرز لەسەر ئەنزیمەکانی نیێ و هەرز وە ئەو کەسانەشی کە ئەگەر نەخۆشیەکی هەر سوودجگەریان هەیە چۆن مامەڵە لەگەڵ بە ڕۆژووبووندا بکەن یاخود کێن ئەوانەی کە پێویستە بە ڕۆژوو نەبن لە مانگە پیرۆزەدا گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرەج ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی و پسپۆری کۆ ئەندامی هەرس و جگەر و خوددا بەڕێزیان ئەگەر تەشریبن لە خزمەتیابین سڵاتان لێبێ باش لەم کاتتان باش ڕەمەزانیش پیرۆز بێ لە هەموو سەرچاومان کاتتان باش باش سەرچاومان کاک دانیار من زکرایەتی زۆرم لەگەڵ دکتۆر فاروق هەیە جنابیان ئەوە 25 ساڵێمە لە عملیات لە خزمەتیان شەکەین حەزەکەم چەند شتێکی دکتۆر فاروق باس بکەم پێشەوەی جنابی ماشەڵڵا لێبێ زیرەکێکی عەجیبی هەیە دکتۆر فاروق لە حتا لەو شتانەی کە لە بەریەکە لەو شتانەی کە زانیوێتی وازەم لە ساڵی 75 جایەکەمی سلێمانی بۆ لە شەشی عەدادیە کاوتۆر لە 73 بۆ 4 دوم دەرچوو یەکەم داڵکەم دوم بە سەرهاتێکی خۆش ڕۆژێکیان کۆمەڵە تەلەڤەی تۆپ لە خزمەتیا بوون لە عملیاتیانە کرد دەست شۆرا و ئیشەکرێ و پڵان دکتۆر فاروق مەجلیسی ناو سەر عملیاتشی زۆر خۆشە بێجگەلەوە عیلمەکان باسەکە شعرە خوێنێتەوە شتی خۆش باسەکە هەمومانە دوێنێ ئاوا پرسیارێکی ئەحیا بووە بزانم زیندەوەرزانی ئەو کاتە یا بایۆلۆژی بوو لە تەلەڤەیەکی کرد تی نەیزانیا شتێک ئالەو بابەتە کاتۆرتی جاخۆ لە پۆلی شەشیشە لە شەشی عەدادی ئەدوانزەی ئێستا ئەوەی تیاجاوتیان کاتۆر کێ بیری ماوە دەوتی سە من ئەگەر ئیمتیحانم بکەنەوە لە مادەکانی ئاحیاوازم پرسیاریشیان لێ کردی کاتۆر فەرمووی ئێستا لە 90 کەمتر نایەنم کە چەند ساڵ تەخەڕوجە کردو لە 6 لە 6 50 ساڵ لە 6 جا ماشەڵڵا کاتۆر نەڵێم تعریفیەکەم بەڵام حەزەکەم لە زۆر ڕۆبی دوێنین یعنی لە هەندێک لە مەجالە پزیشکەکەی خۆمانە زۆر باش حەزەکەم بچینە بازاری نالی ڕین بازاریە دنیای نالی فەرم کاتۆریان خوا بەخێر بێت سپاسانەکەم مەمنونم لە خزمەتتان نابم ئینشەڵڵا
بابەتە وەکو کاکە باسی کرد پەیوەندی ینی بڵێن ڕۆژ و شکانن ڕەمەزان پارشێ و لەگەڵ کۆندا مێرس و جگەر ئێستا ئاخر بۆ چوونی تازە لە هەموو توێژینەوەکانە ئەڵەیە ڕۆژوگرتنی پچڕ باشترین چارەسەرە بۆ زۆربەی کێشەکانی هەرس و جگەر بۆ قەڵەبی بۆ چەوری جگەر تەنانەت بۆ زەخت و بەعزە نەخۆشیی تری درێژخایانیش بۆچی چونکە ئێمە ئەو فترەی کە نانی تێواخۆن ئەوان لە هەر سەعاتە دووەج بەخۆن بەڵام باقی کە هیچ ناخۆن فەرقەکەی چییە لەگەڵ ڕۆژۆکەی خۆمانە ڕۆژی مسلمانان ڕۆژی مسلمانان ئێمە 16 سەعاتەکەی کە فترەیە 12 بەپێی وەرزەکان دەگۆڕێت ئێمە هیچ ناخۆین ئەوان ئاو چا بەعزە شلێگە خۆن ئەوەی کەوا کە هی نەبێت پێڵێن ڕۆژووی پچڕەگیرێ زۆر گرنگە کەوا ئەکەدێکێ بتوانێت دوو ژەم بخوا لە ڕۆژێکە واگای لە خۆی بێت چونکە ئەو جیازانەی ئێمە مەچینە نییە بەردەوام شتی تێکەیت و ڕایاوە ئیشی تێبگا و هەڵی وەشێنێ و هینیکە پێویستی بەڕێستەیە چۆن جیازێکە دێ جاری وایە تۆزە ئیعازی دوسێ جار لەسەرێک بانگەوازەیە تێگەچێت ئەڵێ کاکە ڕیفرێشیکە بیکوژێنەوە ڕیستارتیکە یعنی ئەو ماوەیە کە ئێمە بەڕۆژوین هەموو ئەندامەکانمان ڕیستارت دەبێتەوە هەچی تۆکسین و دەرمشتی پیسێ لە شا دروست بووە لەوە تەسفەیەک ئایباتە دەرەوە فریای خۆیەکەوێ فریای خۆیەکەوێ خۆی چاکە خۆی ڕاستکاتەوە بێجگە لە سوودەکانی کۆمەڵیەتی و ئسان ڕۆژوو بەڕای من هەرکێکی ئاینی نییە نەریتێکی کۆمەڵایەتی زۆر قورس و گرنگە یعنی خەڵکەکە خۆی حساب و کتاب لای خۆی پەروەردگارە بەس کەڵکەکە خۆی سەرزەنشتی خۆیەکانی خۆی لە خۆیە برزێتەوە خۆی ڕووی نایە لە ناو کۆمەڵە بەعزە هەڵس و کەوتێ بکە هەنی بۆ بە نەریتێکی دابوو نەریتێکی توانم بڵێم شێوازی کوردەوانشی کوردانشی تیا وەرگرتووە و قاڵبۆتەوە تایە شتێکی ئەرگێکی زۆر جوانە و لە ڕەمەزانان ئەگەر دوایی باسیکەین یعنی ئێمەشتی زۆر یادەوەری گەورە و جوان و پیرۆزمان هەبوو کە لە ڕەمەزانە تووشی بووین و سوتەمان کردووە و تیا ژیاوین بەنسبەت کۆردامی هەرسەوە کە مرۆڤێک ڕۆژوەشکێنێ بەداخەوە ئێمە تۆزی چاوبرسیە بین لەچی لەسەر قاپ و حین بێ پەلاماری ئەین نابێ وابێ ئاوە خۆی چونکە مشکلەی ڕئیسی ڕۆژوو کەم ئاویە مرۆڤ ئەتوانێ لەوانەیە گەر لەشی باش بێت چەند هەفتەیەکی ژنان نەخوا هەر هیچ نەخوا بەڵام بۆ ئاو ناتوانێت ینی لەشی مرۆڤ وا دروست بووە دوو بەشی وەکو ئەم زەویە کە خوا دروستی کردو دوو بەشی زەوی ئاو نیە دوو بەشی لەشی مرۆڤ ئاوە ینی مرۆڤ دوو بەشی خۆی لە لەشیا ئاوە ئەوانی کەشتەکانی کەن پێویستی بە ئاوەنجا ئەو ئاوە بێت تەوزیعکە بۆ ماوەی چەند سەعاتی کە هەیەی نابێ کەشکانی دۆلکەی ئاو بخوا و کە پاشێویشی کردێک دۆلکاوی کە بخوا بڵێەوە من دەپەرداخی خۆم وەرگرت چونکە یەکسەری کە عیب نەبێ بە میزێکی زۆر زەرەرەکەی لە سوودەکەی زیاتر بێ خەویشیان زڕێ و کە پارشێوە خەوێتەوە یا ئێوارە خەوێت ئاوەکە تەوزیعکە لەبێنی و چەند سەعاتی کە هەیە پەرداخ هەر سەعاتی پەرداخێک زیاتر کەمتر هەشتا بەرتە بەبەرداخ بخوات هەوڵ با بەز ئاو بخوا یا ماستاوێک بخوا ئەوانە بەدەچێ خورمای شیێنێ لەگەڵ پەرداخێ ماستا و زۆر باشە ناڵێ شەکری خورماکە زوو بچێتە خوێنەوە چونکە زوو چوونە خوێنی شەکر یا شیرینی بۆ خوێن مادەیەکمانەی پێڵین ئینسۆلین پەلاماریە عین هەژدیا هەموویە باتە ناو خانەگەڵی بیکەن بە چۆری بۆ مەڵگرن بۆ دوایی ئەو وەرگەزلە بێ وەرگەمان دروزە بێ و چۆریش گەرە وا دروزە بێ ئەبێ وەردە وەردە ئیشەکان بکەین لەبەر ئەوە بە زەڵاتەیەک بە سوپێکی سەوزە دەست پێ بکە وەردە وەردە پەلە نەکە ڕاوی نانێن دەی ناسەرنەوە قاپەکەی خۆیەتی کەس لە بەردەمی هەڵی ناگرێ بە ئیسراحەت نانەکەی بخوا بە وچان کە خواردی دان هەموو هەر سی2 بەکاربێنێ گەروانە بۆ خوا دوو دانیایەوەی بیقرتێن و هەڵیە بۆ ئەو دی و هەر سی2 بەکاربێنێ لەسەر خۆ لە کاتی خواردنا قسە نەکات چونکە نەخۆش هەبوو هاتووە لە ڕەمەزان و غیرە ڕەمەزانە قسەی کردووە پەڕیوەتە قورجی خواردنەکە کێشەی هەناسەی بۆ دروزە بێت سەوزەیەکی باش بخوا زەڵاتە بخوا ئەمانە مەسروفیشیان کەم و هەرزانە شلەیەکی باش بخوا چۆور نەبێ کەمێک برنج ئەگەر خوا یای پارچەیە گۆشت مریشک ماسی لەگەڵ یا بخوا برنجەکە با لە هەمووی کەمتر بێ نان هەتا ئەتوانێ نەخوا ئەگەر خواردی بانانێکی بۆری گەنمی بەجۆ بە کەپەکەکەەوە بێت ئەوانە درەنگ خوێن شەکری خوێن بەرزەکەنەوەنی قیمەتی خواردن لەوایە کە درەنگ شەکر بەرزکاتەوە لە خوێنە زوو بەرزی کاتەوە
و زۆری تیاابێ باش نییە لەبەرەوە من با گەنجەکان شەکر خۆن شربەتە خۆن چیە خۆن بخۆن عسیرە خۆن بەس ئەوانەی لە ئێمەمانانەوە ئەوەی کەوا عمرێکی هەیە و ئەوەی کەوا تۆزێ قەڵەوە و کێشی زیاناڵم قەڵەوەکان ڕێزمێ بۆیان با دوور بن لەوانە لە بینی ئێوارە و پارشێ و تۆزێ جوڵە بکات ئاو بخوات ئەگەر برسی بۆەوە خەیارێک ماستێک ئەوە نەبقەن لە پی دەستێت چەرس بخوا دەست نکاتەوە بخوارد 2 سعات پێش خواردن ئەبێ دایخە هەفڵبا لە جیازی هەزمی هیچ شتێک نەکا بەسەریە بۆ ئەوەی جگەر بتوانێت تەصفیکە چکە من زۆر خەزەیە بۆ لا مەڵی کاکتر 2 سعات دوای خەوتن من گڕێکم تێ بەرە بێڵی لەناو تەنورە ئەو کاتە جگەر هەسەکە بە زیندە چالاکیەکان لێوە خستە بێتەوە لە 2 سعاتە گڕە ئارەقی لێتنی نەکات پارشێویژ کە هەستات بە شتی تیژ نەخوا و نێشتی سوێر نەخوا هێلکە زۆر سەلامەتە هێلکە گۆشت مریشک پەنیر زۆر سەلامەتە ما سەلامەتە سوپێک دەتوانێت بخوا چای بخوا توانێت چایەگەر گیاکانی کەش بێ ڕەم بێت سەلامەتر بێت چای سەوز تەندروسترە لە چای ڕەش بەس ڕەشیش هەر تەندروستە و دژە ئۆکسیدنتی تایە و بەکاری بێنێ دیسانەوە ئەبێ زوو نانەکەی بخوا نەک دانیشەیە و پێش بەرماغ نانەکەی بخوا نوێژەکەی بکەوە سەر خۆی خاتۆ زێر جێگەکە هەرسی تێگەچی جیاسی هەرس کاتوریان طبعا لە پێی سنەتی ئیسلام کاردانیار کە پیان سرم ئاماژە بەوە کاکە فەرمێ کێوەنانتان خوارد کەم بخۆن دوای ئەو ئاماژە بە فەرمودەیە کە فەرمێت تۆ مەعیدەت بکە بە 3 بەشەوە بەشێکی ئاو بێت بەشێکی خاڵی بێت بەشێکی با خواردن بێت ینی ئەم کەمخۆریە کاتۆر ئایا ئینسان ینی زرەرەکە لە کەمخۆری هیچ زیانێکی هەیە کەمخۆری نا ئەوەی زۆرەخوا کەمەژی ئەوە لە هەموو دنیاوە ئەوەی زۆرەخوا ینی بڕیار دراوە ئێمە چەندێ بخۆین ئازانی بزەمت هەر جسمێ خۆیت بۆ خۆی قرار دراوە کە ئەم جسمە چەندێ بخوات بەڵێ ئەنی هەموو شتێک حدودی خۆی هەیە دوایی ئیشی گەدا ئەوەیە عینەن دەساڕێک ئەم خواردانە هەڵۆشێنێ بیا بەیەکە وردیکە بیهاڕێ ترشی بکە بەسەریا پاچی کاتەوە تۆ مەجاری نایی تۆ فولێ کردووە یعنی وایە تۆ چی سێ شتێکی پیاوە فولێ کردووە نایی ناتوانێت ویشە بکە لەبەرەوە بێژگە لە ئەوانەی کە تۆزێ کێشیان زیایە کە بە تایبەتی کە ئەچەمێنەوە زۆرەوە تەراوی هەشتیوە تووشی ترشەڵۆکی گەدە بن پێڵێن گەڕانەوەی ترشی گەدە بۆ سوورەنچک تووشی زۆر کێشێکی گەورەیە لەوانەیە سەیدە بۆ 20 مرۆڤ تووشی بێ لە ژیانێ کێشەیەکی هەر زۆر هەز بە ناڕەحەتی و برژانە و کزانێ لێرەوەکە ڕۆژی دۆم ڕوانێ نەخۆش ڕۆژەکەی بۆ نەگیرێ لەبەرەوە بێ ئەوەنی تێنەکەی زۆری تێ بکەی بگەڕێتەوە زۆر خواردن و خێرا خواردن و دوای ناخواردن جوڵە و چەمانەوە و پشتێری تون ببەستیت و ئەوانە هەمووی کاری هەیە و کەسانی کەوایانە هەیە کەم بخۆن و زۆر نەکەنم گەدەیانەوە بۆی بگەدەیان نەکشێ و ئەگەیان لە خۆیان بێ باشە کاک دوکتۆر ئەم برسێتە زۆرەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ینی موسڵمانان کە تاوەکو یارە زۆر برسی دەبن ئەم برسێتیە خۆی کاریگەی دەبێت لەسەر تەندروستیان لەسەر کۆئەندامی هەرسیان و لەگەڵ یا ئەنزیمەکان پێم وابێ باز لەوە دەکرێت کە گۆڕانکاریان بەسەردا دێت ئەمە چۆنیە ئەمە خۆی کۆمەڵێک فاکتەری هەیە هەر لە ناوەخنا تێ بگەن کەوا مەسوود بەخشە ینی ئێمە ئەو چوری و بەزەی بڵین کە کۆمان کردووەخۆراکوانە ئەبێ بە خۆراک بەکارێنی هەتا برسیمان نەبێ سەرفی ناکەی ینی تۆ کۆە من دایمە بە نەخۆشەکان دەڵێ مەڵێم کاچی بۆ بازار 250 و 500 و 1000 پێ و 25 پێ تۆ 25 خرج ناکەی کە وردان وڵات لە بەردەسا بێ ئەو خواردانێکی خۆی شەکریتیایە و بەعزەشی چیتیایە سەرفە بێ کە سەرە بوو هەز بە برسێتیەکەین یەک تۆز خۆ بگرە ئەو چۆریانە دەزەکە بەتوانەوە جاوە سوودی گەوری ڕۆژوو ئەوەیە ئەگەر پڕی دوای ڕەمەزانە ئەگەری ڕەمەزانە بۆ کە برسی بوو ئەوەیە سەبەبی برسێکەش ئەوەیە ئێمە شەکر زۆرە خۆین شەکر چەند بخۆیت حەزەکە یەک سینی پاقلاوە بخۆ ئینسولینی باتە ناو خانەکانی جگەر و شوێنەکانی گەڵێ بۆم خەزمکەن شەکر لە خوێنتان نییە کە شەکرە دابەزێز بە برسێتیەکەی بەزەگەر خواردنێکە خوارد لەسەر خۆ شەکر بەرزکاتەوە زۆر درەنگتر برسی دەبێ زۆر درەنگتر برسی دەبێ و کە برسیشە بوو تۆزێ خۆ بگرە خۆ هیچ نابێت مناڵم زەلامە توانێ گەر سیحەتی باش بێ لەوانەیە 1-2 مانگ بتوانێت بەبێ خواردن بژی بێ ئاونا
یعنی لەش ئەمەنەی تایەکەوە ساوانی کەمانەگرن لە بەندیخانەکانە سێرەکەی کاگاتە 40 شەوی تر زۆریان لەکەن شت بخۆن لەشیان بەرەبەرە پوچێتەوە ماسولکەکانیان سەرفە بێ دوای چوری ماسولکە سەرفە بێ لەشیانە پوچێتەوە لەبەر ئەو برسێتی شتێکی باشە تۆزێ خۆی بگرێ هەتا عادە دەوری عسل لە دوای عسل سیرەکەی ئەوانەی کە خۆشم و ئەوانش کە لیانە برسم ئەڕەوێتەوە برسێتێکە هەستەکەی ئەو برسێتیە نییە کە خواردنەکە دانێن ئەو هەڵپە زۆرە نەماوە پەلامانەی وەکو سعاتێک ئایا سعاتێکی بایۆلۆژی لە جنس میسانە هەیە لە نێوڕا بڵین کە تۆ تۆزێک لێدا دوایی تر ئاساییە بی تۆ کوژنەخۆی خۆم زۆر 11 بۆ 12 برسم شوتەکە لێە بەڵێ بەڵە ڕاستەڵە چۆلەکەەکانی سکم هاوارەکە داوە ڕاستەوە بەستە بێ خوب بگریت بۆ ئەوی بتوانی بەزەکان سەرفکە اینجاوە سوودی گەورەی ڕۆژوانەوەیە کە بتوانانی ئەو چۆریانە بتوانیت تۆ بەسەرفیکەیت و دوای ئەوە دوای ڕەمەزانیش ورەیەکی دەیاتێ ئەوەنە هەڵپە ناکەی بۆ خواردن لە هەمووشی گرنگتر ئەم برسێتیەوەی خۆت ئاماژت پێ کرد ینی خواردنێکی زۆر نەخۆی تۆ بتێ ئەگەر سوود لە ئەم برسێتی وەرگری نابێت لە دوای ئەوی کە ڕۆژوشکان خواردنێکی زۆری تێبکەیت مایدەت ئەینەن مناڵی مەکتەب بیری مێکە بەڕەکە ئیزنیانیین لە پاقلە و نۆک و لەبلەبی و چپس و هەر چیە بوو بۆیان مەساسە ماڵەکەشمان لەو بەرجادەکەەوە بوو دەست یانەکەمەی کڕی ئەو نیە کە بەرەبوون لە قوتابخانە ئەمیش ڕۆژوار ڕێزمێ بوویان ڕێی بەربوون و پەلامارێن کاکە لیان ناسەنەوە باوەڕدەوە دەبی خۆن و عافێتیان ڕۆژۆکەیان من بەحەزم پرسیاری غێری ڕەمەزان و غێری ئەفم کە پێشی پرسیارم ڕێی هەندێک نەخۆشی گەدە هەیە قورحا هەوکردنی درێژخایان مەینی جگەر ڕەم بێ ڕۆژوو کاریکەرێکی نەرێنی هەبێت لە سەریان دەبێت لەگەڵ پزیشکیانە قسە بکەن هەرچەنە زۆربیان ڕێ دەیگرین بۆ ئەوەی بۆی نۆبەی بۆ نێتەوە جاری وا بە عەزە نەخۆشیە بە نۆبەیەتەوە بۆی تووشی نەزیفێکات تووشی ئەوەیە کات یا لە عەزە نەخۆشێگەیە نەخۆشی درێژخایانی لێ و کۆمەڵێ دەرمانی هەیە خۆ ناکرێت شش حەوت دەرمان هەمووی بخەیتە دوای بەربام وانێ ئەبێ ئەوانە حساباتی تایبەتیانە کاتور ئێوە لە کاتێ نەخۆشە بینن تەنزیمی عیلاج باشەکرێ لەگەڵ هینا لەگەڵ ڕەمەزان ڕێکی خین ئەوەی بتوانێت دووەجبە بێت ڕین ئێوارە و پاشەوە ئەوەی تاسێ بەعزە دەرمانێکی عینەن دەرمان نیە مادەیەکی ترە توانیڵی سعان و دەبی خۆ بەس عینەن دەرمان سێ وەجبە بخورێ ناکرێ تۆ پرسیاری تو بیت ماوە ئینشەڵا دواتر هەر تووبیەکان شەکەینەوە فەرموو کاتور جەنابەت ئەهلی ئەم شاری سلێمانیت ئەگەر باسێکی ڕەمەزانی ئەو کاتانی مناڵی خۆت دەرگەزێن و شاری سلەیمانی و ئەگەر پێت خۆشە بۆمان باس وەڵی زۆرم پێخۆشە ساگەرەوە گەڵێشتریتی ئەمری ڕابردوو مەکو خەو دێتە بەرچاوم من لە بە مناڵی و تا مەرحەلەی جامیعە سێ گەڕێکمان کردووە گەڕێکی دەرگەزێن زۆربەی لێوە بین مەلا عینایەتی لێبوو لەو مزگەوتە پیاوێکی زۆر ڕێبەڕێز بوو لە دوایی چوینە لای بڵین سەرەتای ئەمەی جادی برایم پاشا لەوێ ئەمەی چی پێڵێن لای مزگەوتی سەلیمبەگۆ و فەرعانەوە لەوێ ئەوەی تر مزگەوتی حاجیحان مەلا شێعمەری لێبوو قەراخی ترەوە بوو بە ئیمام و خەتیبی مزگەوتی گەورەش بەڕاستی بلیمەت بوو مزگەوتی سێمیش مزگەوتی سەلاحەدین بوو لەسەر نهایەتی جادی برایم پاشا ماڵمان چووە ئەو نزیکانە لەوێ ڕەمەزانان نوێژی ئێوارە کرا و دواییشە گەڕینەوە بۆ تەراویح ئیتر ینی زۆر ینی من ئێستا جاری وای بیرەکە مەڵم خۆزگە ئێستا ئەو پیاوە گەورانم ببی دیە زۆرتر ئیسفادەم لێکرد چونکە لەو ئەمرە مناڵیە لە 7 ساڵی ئەمە پێش دوای باوکو شتە براکارمانە کەوتین بۆ مزگەوت وەکو نەریتێکی خێزانی و کۆمەڵایەتی و شارەکە و ئاینی و شتی زۆر جوان بازەکرات جایەکێ لەو نەریتانە مەسەلەن کە جوان بوو ئێواران بە تایبەتی شەوە تاکەکانی ئەخیر لێرە شیرینی و بەعزە شتێکی خواردنی سوکەڵە هات بۆ مزگەوتدایانە ناچونکە زۆر ئەمانەوە یعنی تا زستان شتا ماوەیەکی زۆر ئەمانەوە ئەو شیرینی ئەمانجا ئێمە ئەوانەی بڵین هەر زۆر مناڵ بووی نەچوین ماڵی حاجەبینی میسری بەڕاستی سەبیحە خان خۆشی خوالێ خۆش بوو برای مەحمەد یەک شیرینی و برمە و پاقلاوەیە کرد تام و لەزەتەکەی عەجیب بوو خۆمان بوو بەربانگ بە ئەوەمانە کرد بۆ سینەکان ماوێتی دەست نەبێ سینەکەمانە بر بۆ فڕنەکە بوو لە ئەسحابەسبی ئەی برژان ئێوارانە چوون وەرمانە گرتەوە هەر ئەمان بر بۆ مزگەوت لەوێت دامەنەنا ئیتر لە ڕێگا مناڵ بچوو بووین 7 ساڵ 8 ساڵ و 9 ساڵ
ئەوە دەستێککە دەبێت بۆ سەر و گرتوتە بۆی نەکەوێت ڕەشەبایە شتێنێخا یەکسەرەوەی گەورەکان نەکەی ماوێتی بە ناوی نەکەن قورچێ لە پاقلاوە یەک شتێ نەگری ڕۆژگارێکی زۆر خۆش بوو لە مزگەوتی حاجەمی لەگەڵ شێخ عومەرا بەڕاستی زۆر کابرایەکی زیرەک بوو من لەوێ هەستم کرد یعنی وامەزانی هەر نوێشکردن بدیت لێ لە قول والله أحد و الحەمد و سورەتی إخلاص و سورەتی فاتحە لەوێ مامۆستا مسەیتەر بوو ئەنواعی ئاەت و شتی خوێن جاریا بوو 5 دقە بەردەوام لە جاتی فاتحە بە دوای فاتحە لە جاتی إخلاص شتی کێ خوێن یعنی توانایەکی سەیریە بوو زمانەوانێکی سیر بوو ئافریکا دەنێربایەک پرسیارەتیشی لێ دوایشی نووسەر تۆبیەکەمان کاتۆر تەمان لە شێری شاعرانی کووردا زۆر بەتوانایە ماشەڵڵا حەزەکەم ئەگەر شتێکە لەبەر بێت کاتۆر نالی و ڕەمەزان یا شاعیرێکی تر و ڕەمەزان تەندروستی و ڕەمەزان یان صحەت و نالی لەبارەی دکتۆری و لەبارەی نەخۆشی و لەبارەی ئەو شتانەوە شتێکی هەیە وڵی ئێستا نازانم شتێکم بۆ ئامادە بەیان هەر بەدەم قسەکانی شۆ بیری لێکەمەوە بەڵام ئەکید ئەوانە مەسەلە نالی هەمووی دەرچووی نالی و حەمدی و یعنی بەڕاستی ئەو مناجاتی دینی و شتانی کە حەمدی هەیەی زۆر گەورەیە حەمدی بەسەر خەلیفەکانی شاهەیەتی مەسەلەنیشە باسی لا بوو بەکراڵی وریا بە قەڵم باسی بوو بەکری سەدیقە دەریایەکی پڕ عیلم و معریفەت و ینی ئەمێ بێتەوە خەیاڵم بەس منۆم زانیر باسی تەندروستیەکە نەدینا بۆی بەداڵغەیەکە چوو بۆی بەڕاستی هەیە لەگەڵ کاک شێخا پەیوەندیتانینا بە کاک شێخ مەود حەمدی هەیەتی ینی مەحوی هەیەتی نالی هەیەتی شتی دینیان زۆرە بەڵام ڕم بێستە داوا لێبوردەکەم بۆم حازر هادی شەڵی تا بیرێکی لێکاتەوە بسمی لای شێف زۆر باش کاک شێف زۆر باشە من چمزانم چی ئامادە کردووە شێف نەویان دووبارە سڵای خوا لێبێ منیژەر دووبارەیە کەم وازان و خۆشەویستان بەرنامەی سی گەوهەر بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و لەگەڵیشی دانەخۆشخانەی بەخشین بەردەوام دەبێت و شێفە بەڕێزەکەشمان ئەم ئێوارێش کۆمەڵێک خواردنی جیاواز و زەڵاتی جیاوازی ئامادە کردووە یەکێک لەو شتانی کە میمشە بەردەوام باسم کردو دەستڕەنگینی شێفەکەمانە کە دیزاین و جوانکاریەکە بۆ زەڵاتە و بۆ خواردنەکانمان گەشتە چی خواردنەکەت؟ خواردنەکەم لە تاوبوون ماشەکەمان خەریکە تاوە بێت سوب و برنج و زۆر باشە برنجی دۆلفینسی بەڵاو خۆشە یان بە هێن قوبوڵی وڵی برنجی دۆلفینسی لە هەموو ڕۆیەگۆ تا بڵی برنجێکی زۆر بەتام و دەنگ درێژەکەی بەڕاستی دەنگ درێژە ئەنی زۆر بەتامە هەناو یەکەگرێت ئەنی تامێکی زۆر تایبەتی خۆی هەیە بەڕاستی زۆر باشە شێف هەڵبەتە تۆ ئەم خواردنانەی کە دروستەکەیت بۆ ئەوە نابێت کە بۆ یەکسەری ئەو کەسێک کە دەیبینی یاخود ئەو خانووی کە دەبین دروستی کاڵبەتە بۆ ڕۆژی دواتر دەتوانێت ئەم خواردنانە دروست بکات زۆربەی کە لە نێو ماڵدا ینی وا ڕاهاتون یەک جۆر برنجمان هەیە یەک جۆر خواردنی برنجە خۆی باشە ئەمە تا چەند گرنگە ینی هەندێک جار دیزایانی جیاواز بین بە برنجەکاتەوە دیتە ئێرە وەڵی زەنی چۆن ێسا بوون منە هەندێک کەسێ برنج لێ ئەنێت زۆر بە سادی لێ ئێنێت برنج من حەزەکەم زەڕازانەوەیشی بۆگەی کە تۆی کە دەسەر سفرەیە بەڕاستی ینی بۆی ئەو کەسە کە نانەخوات ئیشتیای زیاتر بێت ئیشتیای زیاتر بێت زیاتر بخوایانی بەلایەوە جوانترە ئێستا بوون من ئەو شتێم لێناو من ئەم شلەی ئامن ئەیبینم جیاوازە ئانی شلەی پەتاتە بینیوە بە سادەی بەس تۆ کۆمەڵشتی تریتە شتێکی تەیە کە شلەی پەتاتە خۆش بکات ئەم شلەی پەتاتی ئێمە ڕۆزماریمان تێ کردووە ڕۆزماریمان تێکۆ لەگە ئۆریگانۆە بەکارمانێنەوە بۆی تام و چێژێکی تایبەتی خۆی ببەخشێت ڕۆزماری و بەڵێ ئۆریگانۆ زۆر باشە ینی زۆر جار ئەو باراتانێمەوە ئەزانین کە بۆ منێ خواردنی تایبەت ئەبێ بەڵام بەنێش لە ژەیەکەم ممکنە بەڵێ بەکاری بێنێت ئەمە سوبەکەیە سوبی خڕنابیت و کەلارمە لەگە گێزەرە بە هەر من حەزەکەم دایمە زیاتر ئەو شتە سروشتیانە دروستکەین بەڕاستیانی پێکاتەکانیڵێتەوە کەلێرمە خڕناویتە گێزەرە لەگەڵ بە زەیتی زەیتون کردومانە زۆر باش ئاریتیانەیەکی تای ئەمە کاک دکتۆر هەڵبەت شێفەکەمان زەڵاتە و میوەی داناوانی ئامادەی کردووە باسی زەڵاتە تر کە گرنگە بخورێت ئەی میوە چی؟ میوە دوای ئەوەی کە خواردنمان خوارد میوە بخورێت یان ئاسایە لە سەر سفرەکەیشمان میوە بوونی هەبێت و لەگەڵ یا بخورێت زۆر جار پزیشکانی بواری خۆراک ئاماژە بۆ دەکەن کە لە بری شیرینی حەزر لە شتێکی شیرین بێ میوە لەوانێ باشتر بێت ڕای تۆ چییە؟ میوە زۆر باشترە لە شیرینی بەڵێ
چەندەها جار باشترە لە شیرینی بەڵام بیرمان نەچێ میوە شیرینیشی تایە و شەکرێکی تایە پێڵەن فروکتۆز ئەم فروکتۆزە ڕێژەکەی گۆڕێ لە میوەکۆ بوویویچکە بەڵام وەکو پارەیەکە پێ بێ بەس لە بەسڕە بچێ ئەبێ بچی لە بەسڕە بیگۆڕیتەوە ئەنجا بێتەوە بۆ سلەیمانی ئەم فروکتۆزەش بەس لە جگەر سەرفە بێ جگەری شەو درەنگ تااقەتی خۆپاکردنەوەی نییە ئەنێ خۆی پاکاتەوە ئیشەکانی کەی لەسرە ئەرچیکەی بەسەرەوەیە بەوە مەشغوڵی کەیت مەجبورە بیکا بە چۆری وڵێ دوای مەعاملەیەکەین دوایی ئەچین بەدەنیەوە لەبەرەوە میوە بە شەو ئەگەر بگرێ قەت نەخورێ بەڵام لە دوای بەربانگ توانیت پارچەیەک وەکو شیرینیەک میوەیە بخورێ یەک جۆر یەک پارچە میوە بخورێت بۆ هەندێک میوە هەیە شەکری کەمترتیایە وەکو شلیک وەکو کێوی وەکو ئەڤۆگادۆ بالمناسبە ئەڤۆگادۆ چۆریەکەی زۆر سوود بەخشە یعنی ئەمەنە سوود بەخشە ئەتوانم بڵێم لە چۆری مەگەر زەیتی زەیتونی ئەسڵەکە ئەوەی کەوا بە ساردی ئەکرێ ئەوە هاوتای بێ جینا ئەڤۆگادرۆ هەمووکو میوە هەمووکو چۆری سەرچاوێکی زۆر گرنگە بۆ مرۆڤ ئەم سێ چوار جۆرە ئەتوانرێ بخورێ و نزیک ئێوارەمەی خەرەت شەوێکی درەنگ یعنی لەگەڵ خواردنەکە وەکو شیرینێکە خۆیت ئەگەر گۆشتی خوارد چا نەخۆی باشە لە جاتی چای این هەیە گەڵای ئەمەی هەنێک گەڵای تر هەیە شەرنیەر چابێوەنی گوڵەوهی مەجموعەتێکەڵ هەیە لە بازار بەیبوون و نازانم چی ئەوانە زۆر باشترێ هەر چاو خوارد چای سەوز بێت چونکە چا لەگەڵ ئاسنا دەزەکەنە ملیەکە ڕاتە دەرەوە نایڵێ استفادە لە خوێنوشتەکە ئینەکە بگەی گۆشتەکە زۆرێک لە ڕۆژوانان لە ئێستادا بە تایبەتیوانی کە ماڵیان نزیکە لە مزگەوتەوە ڕۆژەکانشکێن خورمایەکە خۆن قاپێک سوپە خۆن ئەنجاچن بۆ مزگەوت ئەنجا دێنەوە دەستەکەم بەنان خواردن ئەمە سوودی دەبێت بۆ زۆر چاکترە زۆر باشەوە زۆر چاکترە چونکە مەعیدەی سار بۆتەوە چۆنەوانی کە ڕاضەیەکەم تەژبیانە بێ پێشەوە هی پسنا سەحەکۆ تۆزی هەڵبەز و دابەزەکەن پێڵەن ئیحما خۆیان گەرمەکەن تۆش مەعیدە ئامادەیەکەی ئەڵەی خۆ حازر کە ئەوە وەجبە بڕێوەیە زۆر باشە ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک کە وەگا ماژەمان پێکرد بەرنامەکەمان بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و هەروەها نەخۆشخانەی بەخشینە دواتر بەردەوام دەبین لەگەڵتان. ئازان خۆشەویستان بەردەوام دەبین لەگەڵتان لە بەرنامەی سی گەوهەر و بەتایبەتی تر بڕگە تەندروستیەکەمان کاک شێخ زانین کاک دکتۆر شارەکەی بەبیناتەوە شێری زۆر بیرماوە وڵا زۆرم لەبەرە توانم مەگەرم بالەغە نەبێ بڵم ئەگە بڵم بە هەزارها لەبەر ماشەڵامی تر لەم بۆنەیە ڕەمەزان و خەریکی نزیکی بەربانگی مەژۆک و خەڵکانە ڕاکەنەوە بنەخواردن زانی بەس پیرەمێرد چەند کۆپلێکی زۆر جوانیەکی لەوانە ئەڵێ مژدە بێ یاران دوای شەوی بەرات و مانگی نوێژ و ڕۆژوومان بۆ هات ئەو خوا پێداوی کە موسڵمانە خۆشیەتی کە ڕەمەزانە ئەوە شارێکی هەر پیرەمێرد باسی خواردنەکە ئەڵبەتە ئادەم بە باوکی خۆی زانێ پیرەمێرد چڵێز بووە حەزی لە کەباب کردووە حەزەکەمەوەتان بۆ باس کەبابخانەیەکە بووە ئێستا بەردێکی سەرای ئێستا لەکوێیە لەوێ لای نووری عەلیەوە خۆعافیکە بدۆ کابرایەکی ڕاضیش بوو حاجی عەلی ناو بوو حاجی عەلی کەبابخانەی چێ بوو پیرەمێرد دەچوو لێوە کەبابی خوارد جا کە کەبابی خوارد ئەوەی بەشەکەی خۆی خوارد دوایی ئەو لەفەیەکشم بۆ بکەی کردە بن باخەڵیەوە بۆ دوایی ئەگەر گەنجانیش لێو بوو نایە کوڕی بە تایبەتی مناڵ 10 ساڵ و چووک و یانی ئەوانە پارەکەیان لەسەر منە بەخشندە بۆ پیرەمێرد ئەجا هەر لەسەر ئەوە ئەنی چەند جارێک من خزممەوە وتمە مامە بۆچی بۆ مانەیوتێتی ئەم جارە میوانی مامە بن جاری تر پارەکەتان بن خۆتان بیخۆن جا دایمە کەبابی لەفەی کەبابەکە لە جاتی دەمانچە و چە قۆشتی وای کردە ئێرە بردەوە پیرەمێرد جا لە شعریشی ئەڵێ پیامەوە تۆ زۆر نەوسنی تۆ زۆر چڵێسی ئەویش توێتی مەڵێن نەوسنی باوکم بە نانێت جەنەتی دۆڕان قصدی حەزەتی ئادەمە من ئەو نانە کەبابی لەگەڵ بۆ دڵمی هەسوڕاند خۆمەش دەمێت کەبابیشی لەگەڵایە بۆیەوە کەومە حەلوەلا بۆی کاک دکتۆر کاک شێخ ئەو پزیشکان خاوەن بڕوانامەکانی ڕابردوو بە بەراورد بە ئێستا لەگەڵ ئەو هۆی کە خوێندویانە لە بواری پزیشکی بە هەر بوارێکی دیکە بێ هەمیشە بەردەوام بابەتە ئەدەبی و عرفانی و بابەتانیان لە یاد نەکردبوون و دکتۆرەوە لەگەڵ
پیشەکەی خۆیان ینی بابەتە ئەدەبی و ئەو بابەتانی کە بووە ینی زۆر گرنگی پێداوشە خۆی کاکتۆر حقا چەند ئەڵلقەیەکی لەگەڵا بکرێت بە دەر لە تۆ تۆ بڵێ هەر لە مەجای نالیاچی ئەڵی لە مەجای فڵ ینی ماشەڵڵا زۆر ئیسفادی لێکرێت ممنون شێفەکە بۆنە دکتۆرا پێمان خۆشە بڕین فەرمو عفو بۆن و بەرامەیە گێ وەستا گیان دەستت خۆش بێ خێر بێن سەر چاو سە ناتوانین دەرەجە بۆ دانین جوگایشتا نەماشکانەوە چی کردەوە ساجان بۆ ئەم بەربانە بۆ ئەم بەرنامەیە بە جوانە ڕازانەوەتەوە کفتەی سابکەرانی نەکردو کفتەی سابکەران نەکردو ئەمڕۆ محشیشی فرمان کردو بە گۆشت ناو فرنەکە ئێستا تاڵی تاوونە مایەتی سێرێکی بکەین یعنی لە جیاتی قیمە گۆشتی تایە لە جیاتی قیمە گۆشتی تایە زۆر شتێکی تایبەت و ناوازێ حەزەکەی هێنن ئەبێنی ئەربا ببینین زۆر جوانە زانی چی ڕێخستنەکە ئەمەنە جوانە زۆر سەرنجڕە زانی خواردن زەوقە زۆر ڕاستە خواردن زەوقە و نەفسە یعنی تۆ ئەمە زۆر مهمە بۆ خواردن یعنی تۆ چیتە ماڵێک 50 بۆ دانەیە بەس بە نەفسێکی خۆش تەقتیم تێ ناکە خۆشی لێ خواردنە نبینی ئیشتیها بە هی نەکرێتەوە بە جوانی وانە ئەو بەڵێ ڕازانەوە زۆر مهمە عفو ڕازانەوەی خواردنسە زۆر جوانی ڕازاندووە ڕێگەکانی زۆر جوان این کرد ڕێخستووە بەس بەڕاستی ئەمە تۆ گوناح دەگام خواردێ مەشتان نوی سعاتی ماوە بیشکێنی تۆ خوارد ناقیتە بەردەمی ئەمە تۆ تۆش مەڕۆنەوە لە خزمەتانی منەوەڵا جەماعەتیش لە ماڵەوە چاوەڕوان ئینشەڵا پێکەوەی بەستێکی زۆر جوانێ کردو ئەم زەڵاتەیە چی تایە ئەو زەڵاتەیە جەرجیرە کاهووە کە لەرما زەیتونە تەماتەیە زەیتی زەیتونە پیا کرد زەیتونیش پێوە بەڵێ زۆر شتێکی باشە کردو دەستە خۆش بێوەش خۆرمار هەموو شتەکانە و بارات زۆر مهمە بۆ ئێواران بەس بۆ پاشێو نابێت بە پاشێو نابێت ئێواران زۆر مهمە بەڕاستی یەکێکە لەو هۆکارانەی کەوا ینی کۆندامی هەرزە پارێزی و سەرجارە شتێکم یانێگەن لە حەزیان کردو قورحی مەعیدون و خۆشی ڕیخۆڵە لە هەندەکانە زۆر کەمترە ئەوان بە شیرینیەوە من وەختی خۆی لە بەغا لەگەڵمانە بوون ستافی هەندی بە شیرینیەوە بەهاراتی تایە شیرینی بەهاراتی تایە بەهاراتی تونی تایەنی ئاڵەت و ئەو شتە تونانەی تایەتی تونانە عەزیەتی مەعیدە نادا زۆر تۆ کە ڕاهاتی لەگەڵیا هەموو شتێک ڕاهاتنە نیکە تۆ ڕاهاتی تەحملەکەیت منیش جاران هەر بۆنم کردە ئەموو نابێت تێگەچم ئێستا وام لاتەوە بیبەرێ دوانی تیژە خۆ زۆر هەنێک کەس هەیە بە هەنێک بە زۆرێک لە خواردنەکان ینی نازانم هۆکار چییە پڵەکزێتی ینی بچووکترین خواردنێ زۆربەی خواردنەکە بە تایبەتوانی بەهاراتی تایە تووشی دڵەکزە ئەبێت ئەمە بۆ چیە گەڕێتەوە چۆن دوورکەوێتەوە لە بینی سوورێن چکو لەدا ماسولکەیەگەیە سەمامێگەیە ینی وا تەرتیب بووە کە خواردنی ترشی گەدە نێتەوە بۆ سوورێنچک چونکای سووتێنێ وەگەر بەردەوام بی سووتێنێ خوانە خوازە تووشی قورحەیەکا و بەرۆشتی تریش خراپتریش اینجا ئەو سەمامە شلە بێتەوە یەکێ لەوانەی کە شلێکاتەوە بریتە لە ساردی بریتە لە شیرینی ساردی دۆشاو ماجونی تەماتە و دۆشاوی تەماتانی کە هەیە خۆزگە خانمان جاران خۆم دروستیانە کرد لەم بینە خزمێک لە ئەوە باش بوو قسەت کە هاتەوە بیرەمەژ یادەوەرێکی خۆشە خزمێکم پێرار بوو تەماتەیەگە لە پێنجون ئەمریان درێژ بێ و لە شانساغ بێ 3 کیلۆ بێکی ئەوەنە سنوقی لەو تەماتیان کڕیم خزمێکم هات سوتفە بەسەراوتی مامە دکتۆرە چۆن خزمەتێکم وتم هەڵا ئەوم بۆ بکە بە دۆشە ئەوە چییە بەسەر هیچ تەکلیفم لێ کرد دوایی پاش ماوەی هاتەوە قوتوێ دۆشاوی تەماتی پێ بوو 1 کیلۆیەکان هێشتا نوقسانی بوو وتم ئەو 15 کیلوێ ئەوەی تیانە بوو بە 5,000 کڕی بووم 4,000 ئەو هەموو عەزیەت و ئەرکی وتی باوەڕ کە ڕوبع سنووقێکی خۆشمە تێ کردووە یعنی لە 15 بۆ 20 کیلۆ باشە لە هەرە هەرزانی تەماتە 4-5,000کەوێ ئەوەی کڕی بە 1,500-2,000 خۆی زانێت چی تایە اینجا ئەو شتانی کە تیەکەن یا شێخ بۆ پاراستنی کێشەکە لەوایە ئەو خوێ زۆرە کە تیەکەن بۆ زەخت و بۆ گەدە ئەلوانە خراپە یەکێ لە هۆکارە خراپەکانی
ئەو کاری سەرەکی کەوا مرۆڤ تووشی ترشەڵۆگە بێ ئەو دوو شاوەیە کە دروست کراوە نەک ئەوەی خۆمان دروستەکەین ئەوەی شارە زورە ئەوەی هەڵەبجەیە ئەوەی لێرە دروستەکەن ئەو عیبی نییە تازەیە و فرێش و تەماتەیە یعنی تۆ نازانی ئەمە چۆن هاتوتە بەرهەم تەماتەکە لەوانێت دەرمانی تێکەن بۆی زوو گەورە بێ و جینەکەی بگۆڕن یعنی ئەوە لە تۆ با پێڵن ئۆرگانیکە یا ئۆرگانیک نییە پەروەردەکردنی هەتا ئاژەڵەکە و ئاژەڵی شیرەکەی لێ خۆی یا گۆشتەکەی خۆی بە ئۆرگانیک بە سروشتی پەروەردە بووە یا شتیکیان ناوەتێ ناسروشتی وا بە پەلە گەورە بووە وەنیە؟ کاتور هەیە بە ماس تووشی دڵە کزێ بێ سە بە تایبەتی ئێواران ماس بووە تووشی دڵت کزێویە ئەڵە دڵم پەلە کاپی ئایا ماس هیچ مەدیکی تیاوە عزیزی مەگەر خۆی تەبیعەتی لەشی خۆی وایە جینا زۆربەی ماس تێچەکە لەوانەی کە بۆ مەعیدە و مەعی خەڵک کوردی خۆمان زۆر باشە تێکی تو نەتر شابێ و هین نەبێ و ئەوەیە بەس مهم ئەوەیە خواردن کەم بخورێت ئەوەی کە شۆرباکە سوپێکە خوا بە تایبەتی سەوزە و دەنجێ خورما و پەرداخی ماستاوە چێ نوێژەکە و نیو سەعات چارەگێتەوە زۆر دروستن جادانیشی خواردنەکە بخوا خواردەکانی ئێمە ثولاسیە برنجە شلەیە گۆشتە لە هەمویان مهمتر زەڵاتەکەی کاکەیە یعنی ئەگەر ئێستا بچیتە وڵاتێکی پێشکەوتووەوە کە خەڵکەکەی ڕۆشنبیرە زۆر ڕۆشنبیر وشێ ڕۆشنبیر وتە زۆر ئەگرێت ڕۆشنبیرەوەیە کەەوە هەڵە کەمەکات لە ئیشەکە ناڕۆشنبیری ژەوەیە سلبیاتی زۆرە لە ئیشەکە تۆ مەسەرەن کابرا تەنەکە چیە خۆی چی نەخێنێتەوە بەڵام لێت بواری تەنەکەچێتیە سلبیاتی کەمە ئیش کاری نەرێنی کەمە لە ئیشەکەیە کاکە شێفە خۆشەر نییە کارەبا بزانێت دروستکاوە ئەو گوڵ ببێنێتە خوارەوە سپین چاکاوە شێفە بەس لە شێفەکە هەنێ هەڵەیە کرێت هەڵی کەمە ئەم کاتە ئەم لە بواری چێژێنانام ڕۆشنبیرە لەوێ خەڵک لە خواردنا ڕۆشنبیرن کە بچمە بۆ موتەمەرات وشتیوە یەکسەر ئەوان بەرەو زەڵاتەکە بەرەو سەوزەکە چن لای خۆمان بەداخەوە حەزەکەم ڕۆشنبیرانە بێ کاچی بۆ مەطعم یەکسەر پەلاماری برنج و گۆشتەکەیە وڵای برنجەکە ئەخیر دەرەچێ گۆشتەکە پێش ئەو یەک خۆناغی فەرقە لەگەڵەوە ڕقەمێکە بێ زەڵاتەکە بێ سەوزەکە بێ شلەکە بێ بە تایبەتی فایبەری تیابێ ڕیشاڵ زۆر مهمە بۆ ڕێخۆڵە ناڵێ شەکر زوو بەردێتەوە یعنی تۆ ئەگەر ویستە شیرینیە بخۆی بڵێ من ئەم دانا ئەم شیرینیە نەخۆم شێ دەبم تۆزێک گەڵای وردکرای وشت بکە بەسەریە شەکرەکە بەرز ناکاتەوە بەرزێکی کاتەوە کەمتر بەرزێکاتەوە گەڵایکی مەسە حەزەکەی گەڵای تو لەم ڕۆژانە لەسەر گەڵای تۆم بخێنەوە گەڵای تو وشکە هۆ تو زۆرە وەنی گەڵاکەی وردکە وشکی ناکەی وردیکە لە شوشەیەکە دانێ حەزت لە پاقلاوەیەکە سلوبیایە کە بڕی شێت بۆم هەرەی خۆم ئێستا بشم برن سەختیشم شەکرم بێ بە پێنسەی خۆم یەک تۆزی پێوەکە درەنگتر شەکرەکەی چێتە لەژەوە ڕیشاڵەوە نە مهمە لەسەر نانی سفر نانی گەنم نانی جۆ بەکەپەکەەوە بێخۆ چکە ڕیشاڵی تایە مەسەر برنج بۆر بێ باشە ئەگەر برنجەکە زۆر سپی بوو سەوزە ڕیشاڵەکەی تیەکەی تۆ هەموو سەوزە و گەڵایەک و سەوزە برنج زۆر جار شێفی شەر هینی کردبوو برنج بە بە شویتەوە ئەوە سوودی هەیە بەڵێ سەوزی تۆ ڕیشاڵ هەچی ڕیشاڵ بوو چۆ خواردنەوە بێزگەلەوەی کەوا خشنیاڵە شەکر زووچێتە جگەرەوە کۆندامی هەرز ڕێگەخا دوایی ئێمە من دای ماڵێم ئێمە دوانی لە یەکێکین لەشمان دوانە لە یەکێکە لەشێک بەشێکمان خۆمانین دا ئەوەنەی هەموو خانەکانی خۆمان کۆکەیتەوە بریتە لەو بەکتریا سوود بەخشانی کە لە قۆڵۆنمانەیە لە ڕێخۆڵەمانەیە ئەوانە چاوەڕێی ئێمەین خواردنیان بۆ بەرین ڕیشاڵەکان بۆ ئەوانە ترشیات مهمە قاشێت بۆ قاشپۆی بۆ شەرتێک ئەوە زۆر مهمە هەم بۆ ئەوان هەم بۆ ئێمە هەنێک ڤیتامین کەیتوی تایە ڤیتامین کەیتو لەو ترشیات و شتانی کە ترشێت ترشیاتی طبیعی نەک بە دەرمان دروستکرا ئەجا ئەو میکرۆبە باشانەی کە سوود بەخشانەیە زۆربەی ژیانی ئەمان لەسەر ئەوەستاوە ئەوان تێکچن ئێمە تێکچین هەچی ئیلتیابی ڕێخۆ ئێستا شێرپەنجەکانە بەستن بەوانەوە شێرپەنجەی مەمگەی قۆڵانەی پەنکریاسەی کوێ ئەی بەستنەوە بۆ بەکتریا سوود بەخشانەوە لەبەرەوە لە خارج نەخۆشیە کە قورجێشێ زمانی ئەوێتە دەرەوە کۆپسولێکی نایەنێ چونکە ئەو کەپسولە دژە بەکتریایە بەکتریا سوود بەخشەکانیش لە چیسەیە کە لە چیسی چوو قاپیەوانی خانەکانی ڕێخۆڵن خواردنیشان بۆ دروستەکەن چۆرییان بۆ دروستەکەن لەو چۆریە لە کەرا هەیە هەر بە پیانە بیوتریک ئەسید یانی وەکو بەتەر
لە چۆری کەرە ئەو چۆری کەرەیە بۆ خۆشاندروزەکەن بەشی خانەکانی ڕێخۆڵەژیان بۆی نەمرن لە برسا خانەیە بمرێ برسێ برسی هەڵ قرچێ کاڵ قرچا بەکتریا و ڤایرۆس وشتی پیس خۆیەکە بە لەشە بێزگە لەو سەورە بەختیرانە هەچی دژی مرۆڤ بێت ئەی کوژن ئەوەی بۆیان نەکوژرەیە عازیان دەڵێن ئەمە من چارەسەری ناکەم فریا خۆتانکەون ئەم ڤایرۆسە ئەم بەکتریا ئەگەر ئەو بەکتریا کەم بێتەوە بە چی زیاکات یعنی بەکتریای سوود بەخش لە ماستێکێکە لەسەر چاو باشەکان ماستکە ترشە بێ ئەوانە ئەوەی تایە بەس هەرە وەجبێ ئەداتێ بەس بتێوە باشیکەیت ڕیشاڵ چونکە باشەکان پێژین گەشەکەنەوە ینی تۆ چیمەنێکە دێ وشک بەرەوە ئای بەرێ وەنێ ئای بۆ تۆ زێ هەچی سەوزەکانە هەمووی ڕیشاڵ ڕیشاڵە هەچی سەوزەیە سڵقە سپێناقە کاوە کەوەرە کەرەوزە لۆبیای تەڕە فاسۆلیای تەڕەپاق حتا فاسۆلیای وشت بە عزێکەیە ڕیشاڵی تواوەی تایە تۆ نایبینی ڕیشاڵەکە بیبینی وەکو ئەمانە ڕیشاڵەکان ئەوە نبینی لە ناو فاسۆلیایەکە تێ ڕیشاڵی تواوی تایە ئەویش سوود بەخشە کەواتە ئەو ڕیشاڵانە کۆمەڵی ئیسفادی هەیە ناڵێ شەکر زوو بەرز بێتەوە لە خوێنان دوای لەگەڵ خواردنە ڕیخۆڵە ئەیاڵێت ناڵێت تووشی قەبزیەت بیت قەبزیەتێکی لە کێشەیەکی گەورەیە لە ناو کۆمەڵە خاستنەوانی کە بە تەمەنن کەمە جوڵێن ئەو ڕێخۆڵی شەکەی والێکە کەوا قەبز نەبیت خواردنەبە بۆ بەکتریا باشەکان نیوەی ژیانمان لەسەرەتی زۆرشتی تر بەڕێوەیە ئێمە نازانی لەسەر ئەو بەکتریا سوود بەخشانە کاک زۆر ڕۆنێکێکە لەو پێگاتانی کە لە خۆراکەکانمانە بەکاری دێنین پێویستە لە ڕەمەزانە لە ژەمی ئێوارانە ڕێژەی چۆنی بێت لە برنجاوە چ جۆرە ڕۆنێک باشترەکە بەکاریێ ڕۆنی خەسمانەیە زەیتمان هەیە شتی سوورەکراویش بەکارێنی لە ئێوارانە ڕەحمەت لە قەبری مردووت ئەو پرسیارە جوانە لێکردم ئێمە ڕۆن دوو جۆرە هەیە وەکو ڕۆنی زەیتی زەیتون ئەو ڕۆنی لە ئەڤۆگادۆ هەیە ئەمە دەستکاری نەکراوە بۆیە باشە دەستکاری نەکراوە ئەو ڕۆنانی کە هەیە هەمووی پرۆسس کراوە یعنی مادی تێکراوە گەرمێکی زۆری راوەتێ تۆ ئەم جارە کەی توێنیتەوە ئەوەنەی گەرمی بەرێ بتوێنێتەوە لەگەڵ دووکەڵی کرد ئەبێ بە زەهر هەج ڕۆنیە هەج گۆشتیش ڕەش بوو ئەبێ بە زەهر ئەبێ بە موادی سەرەتانی مسبب لسرطاني بيلا المعرف يعني سرطان دبزكا رون نابي بقرشه هو بيرو جمع بكار بيت نابي خلجيلته خوشي كهاتوه دسكاري كراوه يعني خوي كهاتوه بلاي بيوه بيني بيوه توجسا هونيك تيجي اي هل يقرشيني بكاريني دجار امر بكاري نسبيني بكاري دسبي بكاريني او انا بكار بين الرج ضروره بومبروف چونكا زور هورموني لش هي بەهۆڕ بە کۆلیستۆڵە کرێت بمناسبە ئێستا ئاخر بۆ چوونەکان ئەوەیە لە پڕۆتین بەتەنیا بخۆی چوری لەگەڵانە بێت شەکرە بەرز بێتەوە بۆی شەکر بەرز نەبێتەوە گۆشتەکە با تۆزێ دووجی لەگەڵ بێ مریشکەکە جارنوێ پێستەکەی فڕێڵێ تۆزێ پێستی با لەگەڵا بێت تۆزێک نەکات زۆر زۆر سێ چوار پێست بێنینیکی کەواتە پرۆتین بە چۆریەوە شەکر کەمتر بەرزەکات وەکو پرۆتین بە تەنیا چۆری سوودبەخش هەیە چۆری زەرورە بۆ مرۆڤ هەچی خانەی لەشی مرۆڤە چوارچێوەکەی چۆری تایە هەموو خانەیەکی ئێمە چوارچێوەکەی چۆری تایە ناکرێت بێ چۆری بژین بەڵام با چۆری باش سروشتەکان زەیتی زەیتون ڕقەمیەکە ئەڤۆگادۆ ئەو زەیت ئەو ڕۆنی کە لە گوێز و باەم و ئەوانە زۆر سوودبەخشە ئەگەر بیخۆیت بالمناسبە بیکەرە ئاو توکڵەکەی لێکەرەوە سوودبەخشەکەی زیاترەکات گوێزیش و باە بیکەرە ئاو توکڵەکەی لێکەرەوە جارجار لە عملیات دەخۆین ئەوە هینەکەی چۆریەکان و سوودەکانی زۆر زۆر زیاترە بێ بۆ مرۆڤ بەس ڕۆن کە بەکارێنی ئەوەی کە بەکارێنی کەم بەکاربێنە با دووکەڵ نەکات بیتوێتەوە گەرم بێ لەگەڵ دووکەڵی کردمانە وەزعەکە لە خۆ تێگەی ئەبێ بە چۆری خراپەکان و تر تەوەن خۆ بەعزت چۆری خراپ خۆشی خراپ زۆر دروزەکە پرسیتر ماوەکەشە وەڵاهی ناوەڕەکە تۆ لەگەر خۆی شتێکی مابێت لە خزمەتی ئەم سوپەشی بۆ دروست کردوین پێکاتەکانی چی و شێف ئەم سوبە خڕنابیتە کە لەلمە کە لە میسپی و لەگەڵ جێزرە ئەوەیە سوپی سەوزە ئەوە ڕقەمیەکە لە سوپە ئەمە بروکلیە قڕنابیتە کە لەرمە جێزرە ئەمەڕاوە حتاوانی کە غودیانێ مادەم پڵاو باشترین سوپە بۆ ئەوان چکە قەڕەبیت و کە لەرموانی غودیانە بێت تۆ زێ باش نییە بە کاڵی بیخۆن کە کوڵا عیبی نامێنێ ئەمە باشترین سوپە لە نیسک و لە هەموو شۆربەکانی کە باشترە ئەگەر تۆزێ قارچکیش بەزداوزم قارچ ناکرێت هەچی سوپی ئەمەیەکە بێ بیخۆیت ئەمە باشترین سوپە کە خورێت بۆ مرۆڤ
ئەمە هەموو نەگەر بۆ خۆمان بەکتریاکانیش کە ئیشی باشمان بۆکەن احتیمادیان لەسەر ئەم جۆرە خواردنانێ شێرگیان بۆمان دووبارەکەی تۆ شێوازی دروستکردنەکەی کە لەم لەحزە خڕنابیتە کەلەرمە ژێزەرە لەگەڵ پیازە سوورێکی تۆ پیاز و کەلەرم و خڕنابیتەکە سوورێکی تۆ لە ئەخیرە ئاویتەیەکی جوان بە تەواو هیم بێت اینجا ئاویتەکە ڕۆنەکەی زۆر نەبێت بەڵە ڕۆنی زۆر نەبێت نانە من بەسێتی زەیتونێکم خۆم زۆر باش من بەسێتی زەیتون کردومەوە ڕۆنەکەی زۆر نەبێت جوان سووریکە تو ئەنجا لە ئاخیرە ئاویتەکە تۆزێ ڕۆزماریشی بەسەراکەی لەگەڵ ئۆریگانۆیە بەهاراتەکە مهمە پرسم زۆر مهمە دەستە خۆش بەڕاستی زۆر دروست و تەندروستە ئەگەر بەمانە خەڵک بیشێنێ زۆر باشە ئەمەش زۆر باشە ئەمەش هەمووی سەوزە و ئەمە سەوزەواتە زۆر باشە پرۆتینی تایە گۆشتیشی تیا زۆر مهمە زۆر دەستە خۆش بێ و جانی ئەو بێکی خۆ خزمەتان ماشەڵڵا کاک دکتۆر پڕ زانیاریە کاک دکتۆر یاخواتە من درێژ بێ دەستە خۆش بخوای گەورە بەرەکەت بخاتە علم و زانیاریتەوە بەشێکی زۆر لەو پزیشکانەی کە بانگیانەکەی کاکشێ غەزانەیە اختصاصی تایبەتی لە بوارەکەی خۆیان هەیە بەس تۆ ماشەڵڵا دیارە هەڵبەت کاکشێ باشترە ناسێ لە خزمەت دەستی خۆش بێ کاکتۆر ئەگەر شتێکن ما بێ جەنابەت وەڵایی هەر من دواوتم ئەوەیە ڕەمەزان مانگێکی پیرۆزە هەم دینیە هەم کۆمەڵایەتیە هەم بۆ بە یعنی قاڵبووین لە ناویا و لە ناومانە ئەو قاڵبووی ئەمەژە و قاڵبووین لە ناویە یعنی پێویست ناکاچی پارۆپولە دێ لە مانگا خەرجیکەیت سەرە بگری بۆ هەموو شتێک ئەوەی کە لە بەردەستایە بیخۆ چی شتێکشی پێویست بوو جارجار بیک ڕەشتی تازە بکڕە خەزنی مەکەوە نییە هل لا قرآني في روز الشاتيات ولا تجعل يدك مخلوقا على عنقك ولا تبسطها كل البسط يعني خوب كجل برسا هري مغرب وكاس باركانه نا او نش بخويت تشكا زور بخويت وي زور اخوا كما جي بانصاف نان بخو بانصاف على سكوتك يك شما وبيلم للرمضان بيست ايما دوينا خواردن بجولين جا جولا سي جوره جوڵی چانەوەیە کە ئەچی بۆم ئەگەر ئەچی بۆ مزگەوت و وایە لە ماڵەوە نوێژەکەی بە پێی بۆ چوون و هینی خۆی و هات و چۆ ئەوانە ئەگەر نەبوو هەر لە ماڵەکەی خۆتیان لە دەور و پشتەکە تۆزێ بچۆ بجوڵێ و ئێمە خوا پمپێکی یاونێت ئێمە دوو دڵمان هەیە دڵێکیان لێرە دڵێکیان ماسوولکەکانی ئەو پوزێ لە قاتینا ژێرەوەیانە یەکەم نا لە ژێرەوە ماسوولکەیەک هەیە پێڵەن سۆلیەس بە تۆبی ئەم ماسوولکەیە پێویستی بە ئینسولین نییە پێویستی پێینێ هەچی لەشە پێویستی زۆربەی لەش پێویستی بە ئینسۆلینە شەکری لێوەگرێ ئەم پێویستی پێینە کەی برسی بۆڵێ بێنە شەکر ینی شەکر دابەزێنێ هەر نەبوو لە شوێنی خۆت کە دانیشتوی بنی پێت بەرزکەرەوە ئەگەر ئەسا بەرزیکەی تۆ سێرەکەی و ماسوولکێ کڕژە بێ بی بەرزیکەرەوە داینێرەوە میوانە دەیە یاخود ئەنووسیت یا خوێنیتەوە ناتوانانی بچێ دەرەوە چەند جار بتوانانی لە 20ەوە بۆ سەڵ هەر ئەوە بەرزیکەرەوە بەزانیەوە دراسەیان کردووە دەیا خەڵکیان هێناوە پێشوی دەست پێ بکە و دوای ئەوەی 20 دقە لەو 20 دقەیە سەیران کردەوە شەکرەکەی دابەزیوە ینی شەکرەکانی لەشی سوتارە چکە ماسوولکە شەکر بەکارێن هەر زۆر لە شوێنی خۆت ئەو وەرزشە گەڕوانەی کە نووسینی مەکتەبیان هەیە ئەوەی میوانی هەیە ناکرێت ڕخسەتی لێوەگرێت چکە ئەم حرەکەتە نابۆ پێشەوە ینی بڕۆرەوە دەرچۆ تااقەتمێوە تۆزە هەڕەشە و تۆڕێیتیایە بەس ئەمە بنی پێ ئەویش فێرکەی هەر خێر دەگا بڵێ ئەمە وا بکەیت وەکو وایە دەدەقە بە دۆری ماڵەکە و دەور پشتەکە هاتوو چوو ئەو ڕاضە بە دانیشتنەوە زۆر خەویشکەتۆر زەڕورە بۆ زۆر گرنگە شتێکمانە سەر خەو ئەگەر کاتمان واکە وەڵامامانە ئینشەڵا بەس زۆر کەم بە کورتی خەو زۆر گرنگە بۆ ئەوەی چونکە خەو بریتە لەوەی چۆن تۆ کابراە مەفعامێکی هەیە ئیتر لە دەیشەوە دایەخا بۆی پاچی کاتەوە لە لەندەن ئەندەگراوندەکانیان لە دوای فترێک دایەخن بۆی پاچیکەن سیانەیکەن ئیدامەیکەن ئەکوژێتەوە لە مێشکەوەی ئازەکەی مرکزێکی هەر مرکزی خەوە ئەڵێ بکوژێنەوە هەمووی تەواو دایخن ئیش ناکەین ئەجا بۆ ئەوەی لە مێشک خۆیەوە دەستکا بە دیتۆکسی خۆی چی بەروبوومێک چ مادێک بای پرۆدەکتی پێڵن بینی زیانی بڵێن شتێک کۆبۆتەوە لە مێشکا بۆی تەسفیکە لە جگەرا بۆی تەسفیکە هەموو ئەندامەکانی دەش بلمناسەمێ مەگەر هیچ شتێک نەکەین دوو لە سەرسی زیاتری وزی کە پێویستمانە سەرفیەکەین بەبێ شتێک ئێستا حالیان کەمە دانیشتوین جۆڵە ناکەین
گەدەیشەکە دوانزەکریژەکە پەنکریا هەموو ئەندامەکانی ژەکەن هەناسیژەکە دڵیشەکە مێشیژەکە هەمووی فەرمانەکانی خۆیانە من خانەکان میتابۆلیزمەکەن ینی زیندە چالاکی خۆیانەکەن هەمووی پێویستی بۆ وزێ لەبەرەوە کە ئەنویت بریتە وەکو ڕیسێت ینی بریتە لە خۆت پرۆگرامەکەیتەوە بۆ ڕۆژی داهاتوو بەس نەخەویت خەوەکە تێک بچێت ڕۆژی داهاتوو تۆ نوقسانیت لەوانەیە خوا نەخواستە حادیسی سیارە بکەی لەوانەیە لە ئیش و کارە هەڵەیە بکەی لەوانەیە ڕۆشنبیریەکەت کەم بێتەوە کەڵەم ڕۆشنبیری یعنی نەرینەکە زیابێت لە کردەوەکانتە لە سیاقەتە لە هەموو شەکانتە خەو زۆر گرنگە بۆی باش بخەوی دەبێت 2 سعات بەلایانی کەمەوە پێش خەوتنی جنەخۆی ماست باشە بیخۆی ماست شیر شتێکی سوکەش ئاخر جارکەی خۆی 2 سعات پێش نووسن ژوورەکەت با زۆر گەرم نەبێت ژووری گەرم نەبێت ژوورەکە هەواکی بەلای ساردیا بڕۆک و گەرمی باشە و هەچی لە دنیا هەیە داینێ بۆ خوا تەوەکەل عەلە الله داینێ بۆ خوا مەڵێ سبێنێ ئەوە کە مودا پرۆگرام دامەنێ لە مێشکتا دمەشغوڵی مەشک بیل لە شتێ مەکردەوە بیل لە شتێکی خۆشکەرەوە ڕۆژە پێکەنی پێێت و وەختی کە بوو مناسبەتێک و مێشکی جەجاڵمەکە چکە سترێس ناڵێ بخەوی قەلەقی دڵڕاوچێ ناڵێ بخەوی خواردنی قورس ناڵێ بخەوی درەنگ خەوتنان ناڵێ بخەوی چا قاوە ناڵێ بخەوی ئەمانە وا لەکاتەوە بۆ وانە خۆی شەو درەنگمەی خۆ بۆەوەی بتوانی بخەوی زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرەژاوێشکاری نەشتەرگەری گشتی و پسپۆری کۆندامی هەرس و جگەر و دەیەخوا بەخێر بێ سپاستانە گەورە پاداش بۆ زانیاری دەستەکانە خۆش بێخوا مەمنونم خوا دەستە خۆش بێ لە خزمەتامین زەحمەتی کێشە زەحمەت نییە لە خزمەکان خۆش بێن پێم خۆش بوو بەڕێزیشی لێ نەمزانی ئەمە هینی توێ داوی توێ بۆ ناومە تۆ حافز بێخوا کەشە یان پێما خزمەتام بابەتێکە بکەم خۆش بوو باسی بکەی انشاءالله کاتمان ماوە کاک وەڵڵاهی 3 دقەیەکمان ماوە 3 دقە 4 دقەمان هەیە حەزەکەم کاک دانیار هەر ڕۆژی شتێک لەسەر ژیانی سەحابە ئەمڕۆ لە خزمەت حەزەتی ئەو بەکرا طبعا حەزەتی ئەو بەکر خاوەنی غیرەتێکی سوود بەخش بووە آخر خیرەتی زیان بەخش هەیە کە ئینسان تووشی هەڵچوون و تندڕەوی و ئەم شتاناکە حەزەتی ئەو بەکرۆرە حتا حەزەتی عەلی فەرمێ من کەسێک لە ئەصحابە لە مهاجرینە ناناسم کە لە هەرچی مهاجر هەیە کە کۆچی کردو لە مەکە و بۆ مەدینە خۆی شاردوتەوە بەدزیوە هاتووە مەدینە بەڵام عومەروانە بوو عومەر هیچ خۆی نشاردەوە و ئیعلانی کرد کە منەچم بۆ مەدینە ئەکرێ پرسین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم پێغەمبەر بوو کەس ئازاتر بوو بەڵام پێغەمبەر چکە تەشریع مشرعە یعنی تۆ خەڵک وەکو شریعەت سەیری پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم سنتەکانی هەڵە گۆزرێ نابێ پێغەمبەر ئەمەی نەکردووە کە وەکو حەسی عومەر ئەو هەڵسو کەوتە بکە بەڵام سێرکن کاتی حەسی عومەر ئەم ئازایەتی و جورئەتە عەجیبەی هەیە بەڵام وەختی بێ بە ئەمیر المؤمنین زۆر بەڕەحم و بەبەزەیی بووە یعنی ئازایەتی لە شوێنی خۆیان بەکارهێنرێ نەک دائیمە کەسەکە وەکو هەڵبچێ دایمە شەڕانی بێ دایمە تونڕۆ بێ دایمە ئەوە بێت طبعا لە تەقوایە لە دینداریە حەسی عومەر زۆر گەورە بووە چیرۆکیشی کورت هەیە ئەگەر لەم 2 دقەیە تەواوی بکەین حەسی عومەر کاتی هیجرەتەکە بۆ مەدینە ڕەفیقێکی بێ زۆر خۆشەویستیەکە بن یعنی زۆر ڕەفیقە بن کە ئەویش عەیاشی کوڕی ڕەبیعە عەیاش دەوڵەمەند بوو دایکێکی هەبوو دایکی زۆر وابەستەی عەیاش بوو بەدزی دایکەوە هاو کۆچی کرد و مسلمان بوو عەیاش کە هات لە خزمەتی حەسی عومەرە نزیک بوونەوە لە مەدینە بگەنە مەدینە و ئەبوو جەهل و برایەکی عەیاش کە ناوی حارس بوو پێیانزانین طبعا کەوتنە دوایان لە نزیکی مەدینە گرتیان نانەوێرە بە حەزەتی عومەر بەڵام لە دوور و بانگی عەیاشی کرد حارس لەگەڵ ئەبوو جەهل وتی دایکم وەزعی زۆر تێکچووە لەبەر خۆرا خۆی بەستۆتەوە ئەڵێن نانیش ناخۆم ئەڵێن خۆشم ناشۆم لەو بەرخۆرەش هاناڕۆم ئەگەر عەیاش نهێتەوە بۆلام ئەبێ بگەڕێتەوە زانی نقطەی ضعفی عەیاشەوە بوو زۆر وابەستەی دایکی بوو حەسی عومەر وتی بەگوێی نەکەی کە ئارەقی کرد ئەچێتە ژوورۆ کە مانوو بوو هەزێنە کە برسی بوو تێ ئەچێنە نەخوا وتی آخر سەرۆت و سامانێکی زۆرم هەیە لە مەکە با چم سەرۆت و سامانەکەم بێنم وتی نیوەی خۆ دەزانی عەیاش من چنێ دەوڵەمەندم وتی ئەزانم وتی نیوەی سەروەتەکەی منیش بۆ تۆ بەس مەگەڕڕۆ چونکە ئەزانم هەڵدەگێڕنەوە دەتین وتی ناکرێ بەخوا ئیتر نقطەی ضعفی بوو گەڕایەوە بۆ مەکە کە گەڕایەوە خسیانەژێ تەعزیب و ئەشکەنجە و ئازار ئیتر سارد بووە لە دینداری وەکو بڵێ یعنی گەرموگوڕیەکی ویجارێکتر بگەڕێتەوە بۆ مەدینە وە زۆر بێتاقەتیش بوو بەڵام تازە سارد بوویەوە یعنی ئەو حاڵەتە هاتوو بە سەریا حەزی عومەر ئەوی بیر نەچوو بوو یعنی سیر کە ڕەفیقێتی
گەڕاوەتەوە بەڵام ڕەنگە پاشگەزیان کرد بێتەوە ڕەنگە ساردوو بێتەوە لە عیبادەتەکان بەڵام عمر هەر خۆشیەوە حەزی عمر خۆشیەوە فەرمێ کام ئاەتە هاتە خوارەوە فەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أم آيات دابز حس عمر يكسر نوسر بوا يعني خوێنەوار بووە یەکسەر نووسی بە هەدیە ناردی بە کەسێکە ناردی بۆ مەکە بۆ عیاشی ڕەفیقی وتی ئەو ئاەتی بۆ بەرە بڵێەوە قورئان دابەزی و ئاەتە بۆ تۆ ئەو عمر بۆی ناردی ئەڵێ عیاش کە خوێندی و ئاەتەکەی خوێند و زۆر لی تێ نەگەیشت نێزانی ئەمە چییە تا دوای بیری کەوتۆ کە حەزی عمر ناردێت ئێمە هەدی عمەرە زانی کەوا داوای لێ کات تەوبە بکات و بگەڕێتەوە یەکسەر بەپەلە بۆ مەدینە جا ئەوەم بیر چوو حەزەتی عمەر وڵاخەکەی خۆی وەکو تۆ بڵێ سیارێکی ئاخر مۆدیلی خۆت بەی بە ڕەفیقەکەت کە هەر زانی ئەگەڕێتەوەتی ئەم وشترەی من بەرە بۆی منە بیر بکەوێتەوە مسلمانانە بیر بکەوێتەوە بەو وشترە ڕۆشتەوە بۆ مەکە بەو وشترێش جارتر گەڕایەوە بۆ مەدینە و تەوبەی کرد و هاتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا حەسی عمەر لەم موقفانە سەیرێکی حەسی عمەر ئەوە نییە کە ئەو کەسێکی زۆر بەڕەحم زۆر خۆشەویستی ڕەفیق زۆر خۆشەویستی بەڵام ئازایەتەکەیشی لە شوێنی خۆیان بەکارهێناوە زۆر باشە دەستەکانە خۆش بێ کاک شەریان بەفرێ دوعاکام بکەین ئینشاءالله دەنامەت تەشریبەری بۆ ئێوەمنیش لێرەوە دەودە ئینشاءالله کۆتایی بە بەرنامەکەیەنم خۆ دەستێ خۆش بێ ئازان و خۆشەویستانمان ئەم ئێوارەیەش لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست بووین تا ئێوارەیەکی دیکە و لە گەوهەرێکی دیکەی مانگی پیرۆزی ڕەمەزان دێنەوە خزمەتتان بەو هیوایی کە هەموو لایەکتان ئینشاءالله تەندروست باش بن و دوور بن لە هەموو دەرد و بەڵا و نەخۆشیێک ئینشاءالله خۆشەویستانمان بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی سی گەوهەر تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه يا ربي خوايشان ئێستا ژمارەی ئەوانەی کە دەستیان بەرز کردوتەوە ئەپارڕێنەوە لە تۆ زۆر زۆرە هەموو ئەوانەی لە جیهانی ئیسلامی و لە دەرەوەی جیهانی ئیسلامی کە بەڕۆژوون لە تەنگی مەغریب و ئێوارەیە و لە نزیکی بەربانگە دوعاکەن ئەوانیان کە بیریان چۆ ئێمە دوعایان بۆکەین لە جیاتی ئەوان دوعاکانی ئێمەش قبول بکە یا ڕەب ئەوانیان غافڵن ئێمە لە جیاتی ئەوانیش دوعاکەین وەری بگرە لێمان بەڕەحم و بەزەی خۆت ئەوانەی بێدین و بێ ئیمانن خوایە هیدایەتیان بە و بۆیان ئەپاڕێنەوە إله العالمين قبولیان کە بە عەبدی خۆت وەریان بگرە و شەهادەی هەرە بەرزی عەبدایەتی و بەندایەتیان خەڵات بکە بمان کە بە بەندە ڕاستەکانی خۆت و لەم ڕێگەی ئیمان و ئیسلامەتیا باشتر تێمان بگەیەنە چێژی ئیمانمان زیاتر پێ بدە ڕێگەکەمان زیاتر بۆ ڕۆشن کەرەوە دوورمان خەلە شەیطان و نەفس و هەوا و ئارەزوەکان یا ڕەب هەرگیز ڕۆژە لە ڕۆژان دوای مانگی پیرۆزی ڕەمەزان شەیطانەکان ڕێی دڵ و ڕێی ماڵ و ڕێی دەماری ناو خوێنی ئێمە بەدینەکەنەوە و نەیدۆزنەوە و جورئەتیەوە نەکەن نزیکمان بنەوە یا ڕەب تەوفیقمان بەو هیدایەتمان بە تازاڵ بین بەسەر شەیطانەکانی نەفس و هەوا و ئارەزومانە تازاڵ بین بەسەر هەموو شتێکە کە لە ڕێگە و لە حەق و لە ڕاستی لامانەدا یا ڕەب إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين يا ربي زور خسارة من دين قرمري إيمان وإسلامتيا بدينك ينيقرين بر خسارة من ترين قرتو كرد وكان مال قبول نكيت زور زور تياتشوين قر كرد وكان من ريابتو بوتو نبو بإله العالمين إخلاص من بي ببخشو درماني إخلاص من بي آشنا بكو لصيد لي يا رب العالمين صيد لك قرآن وسنة رسول الله صلى
صلى الله عليه وسلم بشڵە پۆپەی بابەتە ئیمانیەکان یا ڕەبی بمان ڕازێنەرەوە و دڵمان ڕۆشن کەرەوە بە ئیمانێکی ساغ بە تەوەکل بە تۆ بە ئیستیقامەت و دامەزراوی بە عاقبەت خێری و بە ختامی باش یا رب العالمین یا ربی خوای گیان مسلمانانی سەر ئەرز و بە تایبەتیش مسلمانانی فەڵەستین و غەزە زۆر گیرۆدەن زۆر برسین و چەندین مانگە لە ژێر حیساری برسێتیان و ئێوارەیەکیان دەست ناکەوێت ڕۆژووی ئەم چەند مانگەی تیا بشکێنن فریایان بکەوە هەرم ئێوارەیە یا رب العالمین بارانی بە ڕەحمەتی لێشاوی مەرحەمەتی خۆتیان بۆ بنێرە و ڕزگاریان کە لە دەستی جوولەکە و زاڵمەکان یا رب العالمین یا ربی ئەو شەڕ و ئافات و مشکلە گەورەیە بوەستێت و بەسەرکەوتنی مسلمانان کۆتایی بێت یا ربی خوایە دین و ئیمانمان پارێزراوکە و عاقبەتمان بەخێر بگێڕە یا رب یا ربی خوایە خۆمان و ماڵ و مناڵ و نەوەکانمان و ئازیزانمان و خۆشەویستانمان و سەرجەم مسلمانان سەرجەم ئەوانەی ئێستا دوعا ئەکەن و ئەپاڕێنەوە سەرجەم ئەوانەی دڵیان پڕە لە دوعا و پاڕانەوە یا رب العالمین یا ربی دوعای ئێمە دوعای ئەوان بێت و هی ئەوان هی ئێمە بێت و لیان قبول بکە یا ربی خۆتە زانی چ داوا و مەطلبێکیان هەیە ئیلاە العالمین دوعاکانیان وەربگرە یا ربی خوای گیان تۆ زۆر دەوڵەمەندی و بێ سنوور دەوڵەمەندیە ئەرحەم الراحمین لە هەموو پێداویستیەکانی ئیمانداران و مسلمانان و خەڵکی بەگشتی یا ربی خوای گیان بۆیان دابین بکە ئیلاە العالمین تەوفیقمان بە و هیدایەتمان بە دڵمان ڕۆشن کەرەوە یا رب یا ربی ئەم بەهاری قورئانە هەرگیز لە دڵمان بار نەکات هەمیشە بەهاری قورئان و بەهاری ئیمانداریمان لە گەشە سندنا بێت و هەرگیز پاییز و زستانێکی تاریک و نوتەکی بەسەرانەیە یا رب العالمین ئەم هیدایەتەمان لێمەسێنەرەوە سپاسی ئەم هەموو نیعمەتی هیدایەتە ئەکەین کە تۆ پێو بەخشیوین سپاسی ئەم هەموو نیعمەتانەی ترەکەین سپاسی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتەمانەکەین خۆشی ئەم وڵاتەمانەکەین یا ربی خوای گیان ئەوانەی گیرۆدەن بە هەر زوڵم و ستەم و نادادی و ناخۆشی و ناڕەحەتی و نەخۆشیە لە وڵاتەمانە ڕزگاریان بکە یا ربی خوای وڵاتەکەمان بپارێزە و لە هەموو دوژمنێکی دەرەکی و ناوەکی بیپارێزە ئیمانداران و مسلمانان بپارێزە یا رب العالمین شیفای نەخۆشەکان بدە ئەوانەی گیرۆدەن بە هەر نەخۆشیەکەوە یا ربی شیفایان بۆ بنێرە ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بدەنەوە یا ربی خوای گیان ئەوانەی نیانە خوای گیان کەمیان هەیە خوایە زۆری بکە بۆیان عەفومان کە و لێمان خۆش بە لەم ئازیزانە و لەم خۆشەویستانەی ئەم کەناڵە خۆشەویستەی پەیامیش خۆش بە و دوعای یەک بە یەکیان گیرا بکە و وەریان بگرە و ئیستیقامەت و دامەزراویان پێ بدە یا ربی خوای ئیستیقامەت بە هەمومان بدە لەگەڵ سەرجەم بینەرانمان و مسلمانان بەگشتی اللهم آمین 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين